هیوادارم هەمومان بباشی گوێمان لە دەنگێکتر بێ من هەوڵە دەمەوە بە کورتی باسی ئەم وەزعە بکەم و لەمە گرنگتر ئەوەیە ئێمە چوون لەبارەیەوە گفتوگۆ بکەین ئەزمونونەکە قوڵ بکەین باش بکەین بە چاوێکی زۆر ڕخنەگرانەوە دەوڵەمەندتری بکەین چونکە بەڕاستی ئەزمونونەکە لە سەرەتایە عەیب و نوقسانی زۆری هەیە ئەتوانین پێکەوە دەوڵەمەندی بکەین ئێمە ئێستا لە سەردەمێکی زۆر قەیراناوی قەیرانێکی گشتیە ئەم قەیرانە بەشێکە لە قەیرانی تەواوی وڵاتەکان کە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی سەرمایەداری دارایی لە جیهان بە ئاگر و ئاسن هەوڵە دەن سیاسەتی لیبرالیزمی نوێ جێبەجێەکەن و هاوکات بە ڕێگای بازارە ئازادەکەیان سەرئەنجامی ئەم سیاسەتە زۆر بە خراپی شکاوەتەوە سەر خەڵکی کوردستان و وڵاتەکانی تر ئێمە لەم ناوڕاستە وەک هێزی چاپ بە پلەی یەکەم لە بەرامبەر ئەرکێکی زۆر قورسی حزبەکانی تر هەر هەمووی خەریکی بەرنامە ڕێزی بۆ جێبێجێکردنی ئەم وەحشیگەرێتیە ئیتر بە شێوازی جۆراوجۆر و هەر کەسێ بە گوێرەی دەورە خۆی هەندی هەیە بە بێدەنگی لە بەرامبەر ئەم تاوانە دەورێکی کاریگەرە گێڕێ هەوڵنادا بابەتی ئەم سیاسەتە و لێکەوتەکانی و ڕێگای دەربازبوون لێی ڕوون کاتەوە لە قەناتەکان باس ناکرێ ئەمە یەکێکە لە کارەساتە گەورەکان ئەگەڕێمەوە بۆ ئەوەی ئێمە چی بکەین لە بەرامبەر ئەم قەیرانە تا ئێستا چیمان کردووە چی ئەرکێکمان لەسەرە بەڕاستی ئەمڕۆ بۆ وەڵامدانەوەی ئەم قەیرانە ڕێگای دامەزراندنی هەرەوەزیەکان باشترین وەڵام ئەبینم بۆ ئەمڕۆ لە ناوچەکەمان و تەواوی ڕۆژهەڵات بە ڕێگای هەرەوەزیەکان ئەتوانن تەواوی ڕێکخراوە چەپەکان شوعەکان بە خود هەموو باڵەکانیان لە ئاستی عەمەلی هەودەن ئەم هەرەوەزیانە پێک بێنن گەشەی پێ بدەن ئەمە ئیتر دوورمانەخاتەوە لە زۆر گفتوگۆی بێتام و لەزەت کە هیچ بە جەماوەری خەڵقی ستەمدیدە ناگەیەنێ بۆیە ئەهەمیەتی هەرەوەزیەکان ئەلەم خاڵە ئەبینم و لەو خاڵەش کە بەلە چەند ڕۆژێ بە سکرتێرەکەی حزبی شوعی دکتۆر کاوە وت لە کەلار بینین پێم وت گریمان ئێستا خەڵق لە کوردستان دەڵێن فەرمو شوعەکان چەپەکان حکوم بکەن ئایا ئێمە کادری سۆسیالیستیمان هەیە من دڵنیام نیمانە هەر گورگ خۆر ئەکرێن لەم ناوڕاستە دوشمنەکانمان ئەوەندە بەهێزن ئێمە ناتوانین هیچ بکەین لە بەرامبەریان لە خانەقین بە گوێرەی ئەم ئیمکاناتە کە لەیرە هەیە لە شوێنی نیشتەجێکەم ئەوە گرنگە یەکێکە هەنگاوێکە فکرێکەکە تەرحەیەکە ڕخنەیەکە گرێ لەبەر دەرگای ماڵەکەی خۆی ئەتوانێت چی بکە ئەوە زۆر گرنگە من ئەلێرەوە دەسم پێکرد لەم شوێنە کە ناوی مەلا عەزیزە کاتی خۆی ناوەکەیم گۆڕی بۆ سەرکەوتن بە شێوەی فەرمی لە دایرەی کارەبا ناوی سەرکەوتنە هاتم داوای کۆبوونەوەی گشتیم کرد بۆ ئەوەی ئێمە قوتابخانەیە دامەزرێنی حکوومەت لەیرە خانوویەکی بەتریە گرتووە و مناڵەکان ئەچم لەوێ ئەخوێنن پار دوو کابین پێویستیان بە کابینە بوو دوو کابینەم بۆیان ڕێکخست ئەو جابوو بە قوتابخانە ئەم ساڵوتمان وا باشە ئێمە حاڵمان وەک حاڵی هەموو ناوچەکانی تر پێویستیمان بە قوتابخانەیە مناڵەکان نەچن 5-6 کیلومتر بە پێ ببڕن یا دایک و باوکەکان زۆریان هەژارن ڕێپارەی تەکسی بدەن بۆی لە مۆز عەرزگارمان بێ پێشنیارم کرد قوتابخانە دروست بێ و پێشنیارەکە بۆ جێبەجێکردنی ببورن داوای کۆبوونەوەی گشتیم کرد زۆر گرنگە بە ڕێگای کۆبوونەوەی گشتی تۆ بڕیار بدرێ و هەوڵ بدرێ کارەکان ڕێک بخرێ بەم شێوەیە نزیکەی 40 تا 45 کەس لە ئاوایەکە کۆبوونەوە پێشنیارەکەم خستە ڕوو ئیتر هەمویان کارەکەیان پێ باش بوو
لناو ئەمانەی کە بەشدار بوون نزیکەی حەوت ئۆستامان هەبوو زۆر لێیان کرێکاری ئەەکەن کرێکاری کاتی دوو ڕۆژ کارەکە لە مانگی ئیشی دەست ناکەوێ کارەکەیان پێ باش بوو یەکێ تەنکەری هەبووتی من ئامادەم لە سەرەتاوە وتی ئامادەم تەنکەر بێنم ئەبم شێوە ئێمە هەوڵماندا بڕیان لەسەر ئەوەش بدەین کە ئەبێ خۆمان دەست پێشخەر بین لە دامەزراندنەکەی هەر ماڵێک و بە 25,000 بێتە پێشەوە ئەگەر ئیمکانی نییە 25,000 بدا ممکنە بێت لەگەڵمان ئیش بکە بەم شێوەیە نزیکەی 31 ماڵ لە 25,000 20,000 کۆکرایەوە و یەکسەر بڵاومان کردەوە کە ئێمە نیازی ئەوەمان هەیە قوتابخانەیە دامەزبێنین بەم شێوەیە دەستمان پێ کرد و یەکسەر لە برادەرە نزیکەکانی خۆم وەک ڕزگاری حاجی عەلی بۆ نمونە لە میشن چەند برادێک لە شاری خانەقی کە نزیکی خۆمن ئەمانە هات یەکسەر بەهاناوە هاتن کۆمەکێکی باشیان کرد بە 5 تەن چەمەندوو من خۆم تەن و نیویەک چەمەندوو 100,000 پێشکەش کرد بەم شێوەیە ئێمە بە هیمەتێکی بەرزەوە دەستمان کرد پێکەوە لەگەڵ ئەندازیار فواد ڕەشید خۆبەخش هات نەخشەکەی کێشە دەستمان بە کارەکە کرد ئێستا کارێکە گەیشتوتە ئەوەی کە سەقفە بەهۆی بارانەکە دواکەوتووە ئەم بەیانەیە بینم وا لەسەرەوە دووبارە ئیشەکەن هیوادارین بە زووترین کات ڕزگارمان بێ لە سەقفەکە سەقف تەواو بێ ئیتر قۆناغی کارەبا و لەبغەکە تەواوە بێ عەمەلیەن ئەتوانین بڵێن قوتابخانەکەی تر لە خلال مانگێ مانگولیوێ ئیتر ئەتوانێت بکرێتەوە بەڕێ قوتابخانەکان و هەر هەموو شاد بن بە قوتابخانەکە بەڵام لە پاڵ کاری دامەزراندنی ئەم قوتابخانەیە کۆمەڵێک کارمان کردووە کە ئەهەمیەتەکەی لە قوتابخانەکە کەمتر نییە ئەگەر نەڵێم هەندێکی زیاتر بێ بۆ نمونە وتم بەهۆی باری گرانەکە لیژنەی کاری هەرەوەزیمان لەیرە دامەزران چون سەردانی پزیشکەکانمان کرد پزیشکەکان 15,000 وەرەگرن پێڵێن کەشویە داوامان لێیان کرد کە ئەم 15,000 زۆرە بۆ خەڵکو بیکەن بە 10,000 لەگەڵ شوفێرەکان لەگەڵ نانەواخانەکان لەگەڵ سەرتاشەکان هەموو ئەمانە قسەمانە کرد بۆ ئەوەی بێن بەشداری بکەن لە کاری تەعاونی هەرەوەزی بتوانن ماوەیە لە کاتی کارەکەیان تەرخان بکەن خۆبەخش کارەکانیان ئەنجام بدەن یا لەم نرخەکان تۆزێ بێنە خوارەوە وەکو نیشانەیەک بۆ هاوسۆزی برایەتی خەڵک لەگەڵ یەکتر لە ناو مەلا عەزیز دوو ماڵ هەبوو بۆ نمونە ناو حەوشەی پێویستی بەوە هەبوو چاوریز بکرێت ئێمە چەمەندتوریزمان کرد ماڵێک هەیە خێزانێک هەیە نزیکەی 3 مناڵیان هەیە دایک و باوک لە ناو 12 مەتر ئەژێن ئێمە هەوڵمدا با بڵێن هەر شخصی هەوڵمدا 100 مەتری بدەنێ هەر بەخۆشم یەکەم بێڵم کوتا لە ماڵەکە لەگەڵ چەند گەنجێک لە ئاوایی بەو شێوەیە ئێستا ماڵەکە لەڕێی دامەزراندنە جوانترین شت لێرە برای خاوەن ماڵەکە کە هیچ کاتێ هاوکاری براکەی نەکردووە لە کاتی دامەزراندنی ماڵەکە هاتووە بەبێ بەرامبەر ئیشی کردووە بۆ براکەی سەرباری ئەوەی لە باتیەوەی پارە وەربگرێ بە خۆی بە 25,000 دینار بەشداری کردووە لە دروستکردنەکە ئەمە شتێکی زۆر تازە بوو وەکو کاک عەباس خۆی باسی کرد خاوەن ماڵەکە شەقامێک ئەوە نزیکەی ساڵێکە کێشەی ئاوەڕۆیان هەیە ئەوانیش لەم ئەزمونە سوودیان وەرگرت نێوان خۆیان هەر ماڵی 100,000 کۆ کردەوە پێکەوە کاری هاوبەشیان کرد و وا ئێستا قاڵبیان کڕیوە خەریکن شەقامەکەیان دروستەکەن ئەبینی ڕۆحی گیانی هەرەوەزی کارێکی وای کرد کە خەڵکەکە بە چاکەی بزانن لە باتی ئەوەی پاسیڤ بێ لە باتی ئەوەی لە ئەخلاقیەت و فکری من حەقم چەس و مشکلەی خۆدە و
ومنچە ڕزگاریان بێ تەبەنای گیانی برایەتی ئەکەن لە هەر هەموو ئەم ئیشانە بەڕاستی گرنگتر بێ ئەوەیە 5 خێزان هەیە زەویان هەیە ماوەی 42 ساڵە نان کێڵاوە ئێستا بوون بە خاوەن زەوی خۆیان پێداویستە سەرایەتایەکان بۆ نمونە سیمیان ئەوێ لە منتەقەی ئێمە بەراز زۆرە بەروبووم نایڵم سیمم بۆیان تەدبیر کرد لە نرخی جووتکردنی زەویەکە بەشداریم کرد زەویەکەشیان جووت کرد پێویستیان بە ماتۆری ئاو بوو هەوڵمدا بە ڕێگەی خۆیان ئەبێ بەشداری بکەن منیش لەگەڵیان لەگەڵ چەند برادێتر لەوانە هاوڵێ دارا جووتیار پێکەوە توانیمان ماتۆرەکەشیان بۆ دابین بکەین ئێستا خەریکن دەوروبەری زەویەکە ئەگرن نزیکەی 4 هکتارە ئەمە هەنگاوێکی زۆر گەورەیە بۆ دابینکردنی بژێوی 26 کەس کە لەو خێزانە پێکاتووە بە شێوەی کاری هەرەوەزی هاو کات لە ژێر کاریگەری ئەم کارانە ئەبینین لە کفری خەریکن کتێبخانەیەک دروستەکەن ئەمڕۆ لە ڕزگاری خولی فێرکردنی بیرکاریە بە شێوەی هەرەوەزی دابین کرد بەڵام ئەگە بێت و ئەمە تقریبان زۆربەی کارەکان بوو کە لێرە کردومانە بەڵام لە باوەنووریش ئەوانیش باوک شەهیدێکەیە ببورن ئەگە ناوەکەی نایەتە بیرم گریرا بۆ کوڕەکەی ئەوانی جادەکەیان هەموو چاوریز کرد ئەمە لەبارەی کارەکان کە لێرە کراوە و چۆن تاڕادەیەکی باش گەشەی کردووە بەڵام ئەگە بینە سەر ئەزمموی هەرەوەزی ئەوە زۆر لە مێژە لە مێژووی مرۆڤایەتی تەواوی ئاوایەکانی کوردستان ماڵیان بە هەرەوەزی دروست کردووە درەویان بە هەرەوەزی کردووە بەڵام نەبووتە سیستێم لە قەندیل کاری هەرەوەزی بەڕێو بوو چ وەک پەکەکە یان وەکو خەڵکی بناری قەندیل هەمان ئەم ئەزمونە ئەبینین لە ڕۆژ ئاواش هەیە بە ڕێگای سیستێمی خۆبەڕێوبردن یا لە ئەرژەنتین یا پرۆژە چەپەکان لە ببورن لە وڵاتانی ئەوروپا یا لە فەنزویلا یا باخچە گشتیەکان کە بە هەرەوەزی ڕێکەخرێن لە دیترۆیت لە نیویۆرک و هەروە لە چەندین وڵاتی تر لە سۆڤێت هێشتا زۆڤێتی جاران هێشتا پاشماوەی کۆڵۆخۆز و سۆفۆخۆزەکان لیان ماون هەر بە ئیدارەی جاران بەڕێوە ئەچوون بەگشتی ئەبینین تاکە وڵام کە ئێمە برایەتی یەکتری دووپات بکەینەوە کە وڵامی جددیمان هەبێ بۆ وەحشیگەری سەرمایەداری دارایی ئەمڕۆ لە دنیا ئەوەیە ئێمە پەنا بۆ کاری هەرەوەزی ببین ئەم کارە بکەین بە سیستێم لە ئاواییەک لە شارێک لە ناوچەیەک تەواوی ناوچەکان بگرێتەوە و لەسەر ئەم ئەساسە بتوانین هاریکاری یەکتر بین هیچ جیاوازیەک نەکەین لەگەڵ یەکتر لە قاڵبدانی حزبی نەدەین هەرەوەزی ببێتە ناوەڕۆک و ئەساسی تەواوی کارەکانمان ئەگەر نیازە ئێمە بەم هێرشە وەحشیگەریە بگرین من تا ئێستا ئەوەندە قسە ئەەکەم قسەی زۆرتریش هەیە تەواو نابێ بە تەکید حەزەکەم ئێستا بە ڕێگای بەشدارکردنی ئێوە لە گفتوگۆکان بتوانین قسەیە زیاتر لەمبارەوە بکەین زۆر سپاس بۆ گوێگرتتان بەسەلام پێم وایە دەویست قسە بکە بە مایکەکە وەرگێتەوە دوای ئەو من قساکە زۆر ببوورین خاڵێکی زۆر گرنگ هەیە زۆر بۆیە پێویستم بەوە بوو بە نیو دەقا باسیکەم بەبێ هاریکاری هاوڕێکانی دەرەوە زۆر سەخت ئەبوو ئێمە دروستکردنی قوتابخانەکە و پرۆژەکانی تر بگەینە ئەم ئاستە لە دەرەوەی وڵات چەندین هاوڕێ هەڵمەتێکیان ڕێک کەمپینێکیان ڕێکخست بۆ پشتیوانیکردن لە هەرەوەزیەکان ئەوان توانیان بە ڕێگای ئەو کۆمەکانە کە بۆیان ئەناردین هەنگاوی گەورە بنین و دووبارەیەکەمەوە بەبێ هاوکاری ئەوان زۆر مەحاڵ بوو ئێمە دروستکردنی قوتابخانەکە یا هەنگاوەکانی تر بگەێنین بەم ئاستە سپاس بۆیەوە
دووبارە سڵاو هاوڕێیان من طبعا هەندێک قسەم هەیە بەڵام حەز ئەەکەم ئەگەر هاوڕێ سەلام بێ یا خودەر هاوڕێیەکی تر بێ وەڵامی ئەوەم بداتەوە بە کورتی کە ینی هەندێک شتم گوێ لێ بوو کە هاوڕێ سەلام بەو جۆرە قسەیە کرد کە بەم طریقەیە بە طریقەی بەو چەشنە هەرەوەزیانە ئەگەر گەڕەکێک کۆ بێتەوە ئاوەڕۆیەک دروست بکەن یاخود ئەگەر سوزانم کۆمەڵێک یەک دوو گەڕە کۆ بدەوە قوتابخانەیەکی بچکۆلە دروست بکەن یا خوشەقامەکەیان چاوڕێژکەن یا بۆچی پێی وایە ئابەم طریقەیە ئەتوانێت ڕوبەڕووی ئەو سوزانم نیولیبرالیزم چوزانم ڕەسمالیەت چوزانم ئەم دۆخە بێتەوە یعنی ئەگەر هاوڕێ سەلامیش نەبێ هەر کەسێکی تر بێ حەز ئەەکەم بەڕاستی ئەوم تۆ دەلا ڕوون بێ کە ئەو پێوابوونە لەکوێوە دێت کە بەو طریقەیە ئەتوانێت ڕوبەڕووی چوزانم ڕەسمالیەت بیتەوە وە دوای ئەوە من قسەی خۆڵەکەم بکایە فەرمونکە پرسیارەکە زۆر گرنگ بوو بۆ من ئەم پێویستی بەڕوونکردنەوە هەیە ئێمە ئەبێ ئەوە بزانین کە ئیرادە لە تاک زەوت کراوە لە وڵاتەکە ڕەشبینی باڵا دەستە دەسەڵاتدارەکان بەڕاستی بەهێزی خۆیان بە شێوەیەکی دیکتاتۆری سەدام ئاسا بڕیار دەرەکەن و ژیانی خەڵکیان خراپ کردووە بەم پرۆژە بیچکانە وەکو پێشتری باسم کرد کە ئەمە سەرەتایە لە مەرحەلەی جەنینیە گەڕانەوەی ئیرادە بۆ خەڵک زۆر گرنگە تۆ بە هاوڵاتی بڵێ تۆ خۆت حکوومەتی تۆ خۆت ئالتەرنەتیڤی بۆ ئەم حکوومەتە ئەم هوشیارێ بخەیتە ناو خەڵک بە ئەزمونێکی زۆر بە هەنگاوە سەرەتایەکان ئێمە هەوڵە دەین بەرەبەرە ئەم کارە هەرەوەزیانە بتوانین بەرامبەر ستەمکاری سیاسەتی دەستگرتنەوە سیاسەتی دانەمەزراندنی گەنجان سیاسەتی ئازادکردنی سەرمایە گوزاری دەرەکی لە وڵاتەکە ئێمە ئەتوانین بەرەبەرە بە شێوەی عملی ئەم زەمینە خۆشکەین بە ڕۆژ و دوڕۆژ ناکرێت ئێمە پێویستیمان بەوەیە بە ڕێگای ئیرادەی خەڵک بە ڕێگای گەڕانەوەی ئیرادە بۆ خەڵک حکوومەتی خەڵک لە خوارەوە دروست بکرێ بەرامبەر ئەم حکوومەتە کە چیتر حکوومەتی خەڵک نییە هیچ ئامێرێ هیچ وەسیلەیە ترم لە بەردەست نییە ئەمڕۆ بە شێوەی عملی من ڕوبەڕووی ئەم سیستێمە ببەمەوە تاقە ڕێگا ئەوەیە خۆمان لە خوارەوە لەسەر ئاستی خەڵک لە خوارەوە خۆمان ڕێک بخەین بەرەبەرە ئەم شێوە خۆڕێخستنە ببێتە بنەمایەک بۆ بەدیلی ئەم حکوومەتە کە ئەڵێ هەرەوەزی کە ئەڵێ لیژنەی کاری هەرەوەزی بەرەبەرە ئەمە خۆی گەشەکە بۆ ئەوەی کە مەسەلەن ئەنجومەنی کاری هەرەوەزی دروست بێ بۆ نمونە ئێمە بەم کارانە گیانی خۆپەرستی گیانی چاوچنۆکی ڕسوا و عەبرەتەکەی ئەم حکوومەتە کە ئێستا بووە بە خاوەن کۆمپانیا و بانک و خانوبەرەی زەبەلاح بەرژەوەندەکەی لەگەڵ سەرمایەداری جیهانی گرێ دراوە ئەم ڕێگایە ئەتوانین وەکو تاقە ڕێگا ببینین کە گەشتبینی بۆ هاوڵاتیەکان بگەڕێنینەوە بڵێن ئێمە ئیرادەمان هەیە بتوانین بەم ڕێگایە بە هەزار شێوە هەرەوەزی لە هەموو بوارێک لە بواری کۆمپیوتەر کشتتوکاڵی پیشەسازی لە هەر بوارێک کە ئینسان بە گرنگی ئەزانێ دروستیکە نمونەی دەرسوتنەوە ئێمە بەبێ ئەوەی خاوەن ڕوبع دینارێ بین موچەی مانگێک بۆ 80 خێزانمان دابین کرد ئەمە یعنی چی ئەمە یعنی هەر خێزانێک بێوێ مناڵەکەی بنێرێ بۆ دەرسی خصوصی لە زمانی ئینگلیسی ئەبێ نزیکەی 500,000 بدە ئێمە ئێستا وانەیە بە بێ بەرامبەر بۆ 80 قوتابی ئەڵێنەوە خێزانەکان ئەبێ قەرز بکەن ئێستا پێویستی نییە بە قەرز ئەلەی لە هاوڵاتیەکە بەخۆی هوشیارە بێ کە ڕێگایەک هەیە بۆ برایەتی مرۆڤ لەگەڵ مرۆڤ ڕێگایەکەیە لە دەرەوەی ئەم حزب و ڕێکخراوە بیانی و حکوومەتە کە بەڕاستی بەهی خۆی بزانێ کە ماڵی خۆی بزانێ خۆی لەسەر ئەم هوشیاریە ڕێک بخات دەستخۆشی لە هاوڕێ سەلامەکەم دیارە من پێم وایە بەحسێکی تەنیا
کاری هەرەوەزی ئابووری و کردەوەیی بوو کە بۆ ژیانی ڕۆژانەی خەڵک کۆمەڵە کار پێویستە و زەرورە هەستاون پێوە ئەم کارانە بۆ ژیان و گوزەرانی خەڵکی و دەستبردن بۆ ئەوەی کە خەڵک هوشیار بێ بەوەی کە خۆی دەتوانێت کارەکانی ژیانی خۆی ڕاپەڕێنێ کارێکی زۆر باش و زۆر هوشیارانەیە و بە قازانجی هوشیار بوونەوەی گشتی کۆمەلگاشە بەڵام قسەکەی من و یاخود پرسیارەکەی من ئەوەیە کە تەواوی ئەم کارانە ئەگەر لە قاڵبێکی کاری خێرخوازی دەرچێ ئەبێ قسە و بەحەز لەسەرەوە بێ کە ئایا دەسەڵات هەروە دەستەوەستان ناوەستێ ئەم کاری پێخۆشە کە بەشێک لە ئەرکەکانی ئابووری خەڵکی بەدەستی خۆی بە بێمەسرەف بەدەستی هێنێ و ئیتر ئەو دەسەڵاتە ئەو جادەی کە دروستەکرێ ئەو پارەی تیا سەرف ناکە ئەو مەکتەبەی کە دائەمەزرێ ئەو پارەی تیا سەرف ناکە ئەو ماڵی کە لەباری ئابووری و وەزعیەتیان خراپە لەوانەیە دانیشتنەوە کە کارێکی ناڕەزایەتی بەرامبەر بەو دەسەڵاتە نەکەن ئەمانە لە ڕوویەکیەوە بە قازانجی دەسەڵاتە لە ڕووەکەی تریەوە ئەوەیە کە کاک سەلام خۆی ئیشارەی پێەیە ئاستی هوشیاری خەڵک بۆ ڕێکخراوبوونی کاری هەرەوەزی ئەچێتە سەرەوە بەڵام پرسیارەکەی من لێرە ئەوەیە دەسەڵات خاوەنی سیاسەت و حیزب و دەستگای ئەمن و سەرکوتگەر و وەحشیگەریە بە قەولی کاک سەلام خۆشی و کە چاک شارەزای بنەماکانی دەسەڵاتی سەرمایەیە لەمڕۆوە کۆمەڵە گروپێکی هەرەوەزی کە لە نێو خەڵکدا دروستە بێ لە ئاکامەکەیە ئەگەر بە نەتیجەیەکی کاری عملی جدی بۆ ڕوبەڕووبوونەوە بە دەسەڵات نەگا ئەوە دەسەڵات زۆر باش ئامادەسازی سەدان ساڵەی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کارە هەرەوەزیانە ئەو تەجربانشمان هەر لە فەڕەنسا و هەر لە ئەمریکای جنوبی و هەر لە دەسەڵاتەکانی ترکە لێرە و لەوێ لە ئیسپانیا و لە یۆنان و لە چۆچە دروست بووە بۆ جوازی زۆر بە ئاسانی سەرکوتی کردووەوە یاخود لە قاڵبی داوەوە دەسەڵاتی سەرمایە تا هاتووە دەرتر و هاتر بووە قسەکە لێرە ئەوەیە تا چەندە ئێمە ئەتوانین وەک چەپەکان تا چەندە ئێمە ئەتوانین کە کاک سەلام ئەڵێ دەستی بردووە بۆ تەنانەت پەیوەندی لەگەڵ سکرتێری حیزبی چۆچیە هەموو ئەمانە لەبارەی ئەمەلیەوە لە نێو خەڵکە کارێکی ڕێکخراوەی وەها بکەین کە ئەم جزئە لە کاری عملی و ئەم کارە هەرەوەزیانەی کە کاک سەلام دەستی بۆ بردووە لەگەڵ دەستخۆشی گەورەما ئەمانە ببێتە هۆی ئەوەی ئاسۆیەکی گەشتر بەهێزە بە تواناکەی خەڵک پەیا بکە لە بەرامبەر ئەم هەموو سەرکوتگەری سەرمایە بۆ جوازیە ڕاوەستێ سەرمایە کە لە کوردستانە دەسەڵاتێکە لە کوردستانە زاڵە بەشێکی بچووکی سەرمایەی جیهانیە هەر حرەکەتێکە هەرەوەزیەکانی کەن هەر حرەکەتێکە چەپەکانی کەن سەرمایەی جیهانی ورد بە وردی لێ ئاگادارە و ئەزانێت تا چەندە ئەتوانێت دەسەڵاتەکەی لە نێو بەرێ و یاخود دەسەڵاتەکەی بخاتە خەتەرەوە لە بەرامبەر ئەمەیە ئێمە وەکو چەپەکان چۆن ئەتوانین بەو ئاکارەیە بیبین کە ئەگەر هێرشی سەرمایە چەندە لەوە شارەزایەکە ئەم هەرەوەزیانە لەکوایە بەری پێ بگرێن ئەی ئێمەش لەکوایە هێزی ئەوەمان هەبێت کە بەرەنگاری بینەوە قسەکە لەسەر ئەمەیە بەرەو کوێی ئەوەی دەستان خۆش بۆ هاوڕێ پێم وایە نازانم ئەو هاوڕێپریا نەویست تاقیکاتەوە یاخود چی ئەوە من مایک بەرەدەمەوە بەڵکو تاقیکاتەوە باشە دەی هاوڕێ سەلام ببوورە من هیوادارم تۆ نەخایەنێ منیش تقریبا هەمان ئەو پرسیارە بۆیە ئەو کاتش کە پرسیارەکەم کرد وتم ڕوونکردنەوەم بدەرێ لەسەر ئەو جاکە قسە بکەم بەڵام بە هەر حاڵ شتێکی گرنگ کە منیش ئەمیست بیڵێم ئەوە بوو ئەو هاوڕێی پێش من ناوەکەیم بێت چوو ببوورن هاوڕێستار باسی کرد ئەویش ئەوەیە
لە کاتێکا کە ئێمە پێمان وایە دەوڵات بۆ خۆی مشەخۆرە بەسەر ژیانی خەڵکەوە بۆ خۆی ئەلەوەڕێ بەسەر ژیانی خەڵکەوە بەسەر یعنی دەوڵەت مؤسسەیەکە یاخۆت سڵتە مؤسسەیەکە کە بەسەر خەڵکەوە ئەلەوەڕێ من لام وایە بەم جۆرە هەرەوەزیانە ئێمە بە جۆرێک لە جۆرەکان دەرفەتی مشەخۆری دەوڵەت و سڵتەخوازان زیاتر ئەەکەین یعنی تۆ هاتووی کۆمەڵێک ئیش ئەەکەی کە دەوڵەت پارەکەی وەرگرتووە پارەکەی لێ وەرگرتووی پارەی دروستکردنی مەکتەبەکەی لێ وەرگرتوویت و تۆ خۆشت مەکتەبەکە دروستەکەی لەمەیە دەرفەتی دزینی ئەو پارەی کە ئەوەری گرتووە بۆ ئەوەی مەکتەبە دروستکات دەرفەتەکەیت بۆ زیاتر کرد لە کاتێکە من لام وایە ئەمە یاوەتا ئەو سامانە دزراوت کە دەوڵەت زیوێتی لێ سەریتەوە یاخۆت جۆری ئیشکردنەکان شێوازی هەرەوەزیەکان وها بێت نەک تەنها ئەرک بن لەسەر خەڵک بەڵکو داهات بن بۆ خەڵکی یعنی هەرەوەزیمان هەیە لەسەر ئەو بنەمایە دروستە بێ کۆمەڵە جوتیار و ئەبنەوە لە سوودی پیشەکەیان بەهرەمەند دەبن یعنی لێ بەهرەمەند دەبن نەک ئەرک بێ لەسەریان بە تەنها ئاخر دروستکردنی خوێندنگایە تەنها ئەرکە لەسەر ئێوە بەبێ ئەوەی هیچ داهاتێک و هیچ دەستکەوتێکتان هەبێ بەڵام کۆمەڵە جوتیار کە کۆ بنەوە لە کێڵگەیەەکە ئەمانە داهاتیان نەبێ کە هەرچەندە وەکو ئەوە هاوڕێ ستاروتی من پێم وایە هەر ئەوەندەی گەیشتە ئەوەی زیانی هەبێ بۆ سەردەسەڵات دڵنیا بەبەرتان پێگیرێ ڕێگریتان لێ ئەکرێ بەڵام نەدروستکردنی خوێندنگایەک نەدروستکردنی ئاوەڕۆ بۆ گەڕەکێک نەختی تاوکردنێک و یاخود شەوڕێژکردنی ڕێگایەک لەبەرەوەی ئەمە بە جۆرێک لە جۆرەکان لە بەرژەوەندی سڵتەیە لە بەرژەوەندی دەوڵەتە و چێتەوە گیرفانی ئەو بۆیە نەک ڕێگریتان لێ ناکە من دڵنیام دەستخۆشیشتان لێ ئەکا و دەستان خۆش بێ سوپاس ینی هەم مەترسیەکان و هەم گومانەکان لە جێ خۆیانن هەم دیوەکەی تریشی لە جێی خۆیەتی ئێستا بۆچی وەکو هاوڕێ شاخەوان ئەڵێ ئێمە لە قورساییەوە دەست پێەکەن تەنها قورسایی بەسەر خۆمان ئەتوانین وەڵامەکەی زۆر ئاسانە لەبەرەوەی یەکەم هەر ئەوە لەبارە لە بەردەسایە دووەمیش ئەوە ینی زەرورەتی یەکەمی خەڵک ینی تۆ دەوری خەنەکەن کۆمەڵ جوتیاری زۆری هەیە بەڵام هێشتا ئەوەی تەزیینەکانم بدەن بەدەم یەک و بێکەوە کار بکەن نەبووە ئەو زەرورەیە کە بەقەت ئەوەی کە مناڵەکەی مەکتەبی نییە ئەمە بەقەت ئەوەی کە کۆڵانەکەی ئاوەڕۆکەی تەواو نییە کۆڵانەکەی پیس و پۆخڵ و قڕاویە ینی زیاتر هەموو شتێک لە خەیەگرێ لەوەی کە دیواری بین زەویەکان لێکردن ئەمە ڕاستیەکە ئەوەی کە هەرەوەزی ئالتەرناتیڤ ینی خۆی ئەبێ هەموو دەست بۆ هەمووی ببرێ بەڵام ئایا هاوڕێ سەلام و چەند کەسێک لەوێ ئەتوان ئەو هەم کارانە بکەن یا پێویستی بەکاری بەردەوام و بڵێن پابندی بەردەوامی ئێمە کە ئێمە خۆمان بەلایەنگی بزوتنێکی ئاوازانین بە هەر جۆرە لە جۆرەکان بە هەر جۆرە لە جۆرەکان کە بۆی ئەڕوانین وەکو هاوڕێ سەلام وەکو تۆ وەکو هاوڕێ ستار وەکو هاوڕێیانی تر ئێمە بۆچینی من لە هەر کەسە لە شوێن خۆمان بێ کاری بۆ بکەین هەم ئەوەش پێویستە هەم ئەوەش پێویستە ڕاستە لە هەنگاوی یەکەمە بۆ دەسەڵاتێک باشە کە هێشتا بیرکردنەوەی باشە لە ئاستی ئەوایە کە هەر ئاودیوکە و هەڵپە بکە بە دڵنیاییەوە ئێستا ئەڵێ لە قازانجمە بەڵام دڵنیا بە هەلنا ئەو دەسەڵاتە ڕاوێژکارە سیاسەکانی دەسەڵات ئەزانن دروستکردنی مەکتەبێ ڕاستە پارەکە لە کۆڵی دەوڵەت دەبێتەوە جادێک لە کوان دەوڵەت دەبێتەوە بەڵام ئەوە ئەزانێت کە خەڵک فێری ئەوە بێت کە خۆی ئەتوانێت بکە چاوەڕوانی دەوڵەت نەکە ئەتوانێت بکە هەر ئاوا ئەتوانێت دەنگ بدا و کەسێک بێتە سەر دەسەڵات ئاواش ئەتوانێت مەکتەبێ دروستکە ئەتوانێت مەکتەبێک دروستکە دەسەڵات دەوڵەت حکوومەت حەزب ئەچێتە ژێر پرسیار بووی وعی لێەوە دروست من پێم وانییە نەیەکشەوە هیچ دروستەوەیەک ئەبێتە ئەو دروستنەوەیە کە دنیا بڕوخێنێ نەو پێشم وایە ئەگەر سەرەتا ئێمە بڵێین ینی خۆی ڕازەکەی تۆ ئەبێ بزوتنەوەیەکمان هەبێ ئێمە داوای گەڕانەوە بکە داوای دەسەڵات بکە کە ئەبێ مەکتەب دروستکە باخچە دروستکە ئەوە دروستکە ئەوە دروستکە بەڵام تا ئەو کاتێک کە دروستی نەکردووە ئێمە کاری خۆمانەکەن ئەمە یەک دوو ئەگەر ئێستا خەڵک مەکتەبەکە دروست نەکا ئایا دەسەڵات هەر دروستی ئەکا بۆ لە بەرامبەر داخوازی و پرتوبۆڵەیەک ئێرە و ئەوەی ناڕێکخرا و نەخێر هەر نەکە کەواتە ئێمە بە بڕۆچوونی من ئەم هەنگاوانە هەنگاوی کردەوەی ئابووریم بە سیستەمەکە بە دەسەڵاتەکە تۆ ئەیخیتە ژێر پرسیار ئەمە وەکو هاوڕێ سەلام لە سەرەتا وتی وە ئەو ڕۆژ بە دوو زۆر ورتر بۆ من باسی کرد دوو شتە تۆ سیستەمەکە هەموو شتەکانی لەمەش یعنی یەکەم شت ئیرادە بۆ خەڵک بڕوابوون بەخۆ ئەگەری تۆ بۆ خەڵک کە تۆ ئەتوانی شت بگۆڕی چاوەڕوانی لە خەڵکی تر نەبێ بۆتکە ئەمە یەک دوو لەڕووی ئابووریەوە تۆ بتوانێتەوە ئێستا لە کوردستان پرۆژێ هاوڕێ شاخەوان خۆت لە من باشتر دەنەوە باشتر دەن مامۆستای پرۆژەی تایبەتیکردنەوەی کەتی پەروەردە خوێندن هەیە یعنی کەواتە ئەوەی کە مەکتەب وەکو فلیپین ئەبێ بە خوێندن ئەبێ ژنەکانمان وەکو فلیپینەکان بچن لە دەرەوە ئیش بکەن بۆی خوێندنی ماکانە دابین بکەن ئاوای لێ دێ
ئەمریکا تۆ مەکتەبێکی ئازاد دەکەیت تۆ مەکتەبی خەڵک یا ئەوەی لە جاتی ئەوەی خەڵک بڕۆ پارە بدا بۆ خوێنی ئینگلیزی هەر زمانێکی تر بەشی پرایڤێت هەیە تایبەتی هەیە مامۆستایە گەیشتوێتە ئەو هۆشاییەکە خۆبەخشانە هەشتا هەرە بە دەست پێ بڵێ من پێ دەڵێم ئەمە ڕێدانەوەی سیستەمەکەیە ڕاستە بچووکە تۆ ناتوانانی بڵێ سیستەمە ڕوخیانم بە شتێکی یەک هەنگاوی ئاوا بەڵام تۆ سیستەم لە وعی لە هوشەری خەڵکە لە ئاوازی خەڵکە سیستەمەکە ئەخەیتە ژێر پرسیار ئەی ڕوخێنی ڕوخاندنی سیستەم لە مێشکی ئێمەوە دەست پێەکە لەوەی کە لای ئێمە ئێعتیباری نامێنێ بەڕۆمان پێنام من ئاوا گرفتێکم نییە هاورە سەلام ئەگەر تۆ ئەتەوێت قسە بکەیت ئارزوی خۆت ئۆکێ بگورە باشە من پێشە مستێ دەستخۆشی لە هاورە سەلامەکەم و دڵنیاشم لەوەی کە ئەوەی ئەو ئەیکا ئێمە هەمومان و خەڵکیش لەوێ لێ فێرە بێ هەروەها دەستخۆشیش لەو برادرانەی ناودێ و ناوگوندەکەم کەوا بەشداریەکەن و ئەو کەسانەشی کەوا دەستگرۆی پارەیان کردووە لەو بارەوە من ژەمەوێ ئەوە بسەلێنەوە کە هاوڕێژن وتی شتێک نییە لەم دنیاە کە دەستی پێ بکەیت لە سەرەتادا بەبێ ئەوەی کەوا هیچ جۆرە گومانێک نەبێ لەسەری یا قەلیقیەک نەبێت لەسەری ئەوە شتێکی معلومە بە تایبەتی ئەو کارە گەورە و پرۆژە گەورەی کە هاورە سەلام دەستی پێ کردووە بەتەکید زۆر گیرروگرفتی یەتە بەردەم کە من لێرە یعنی سێ گیرروگرفتی گەورەم دەستنیشانەکەم کە هاوکاتیش یعنی هەر ڕەنگە بەڕای من ناڵێم بەڕای ئێوە بەڕای من ڕەنگە هەر چارەسەرێکیش بێ یەکێک لەو گیرروگرفتانە ئەوەیە کە ڕەنگە بکەوێتە وەکو هاوڕێ شاخەوان وتی هەر کەسێکی ترتان مەسە هاوڕێ ستار ڕەنگە بکەوێتە باوشی دەوڵەت یا بکەوێتە باوشینا هەر نەکەر ئەوە احتیمالە لەلایەن حیزبێکیشۆ لەلایەن کەسێکی دەسەڵاتداریشۆ ئەو مەسەلەیە بقۆزرێتەوە لەبەرەوە سەربەخۆیی ئەوە شتێکی گرنگە یعنی پێداگرتن لەسەر سەربەخۆیی هەرەوەزیەکە ئەو شتانە لابەلا ئەکاتەوە دووهەمیان بە تاکید پرۆژەیەکی وا گەورە وا ئاسان نییە بەڵام هاوکاتیش ڕێگایەکی گەورەیە و ڕێگایەکی دوورودرێژە کە لەوێەوە هاورە سەلام دەستی خۆشدیسانەوە دەستی پێ کردووە پێویستی بە یارمەتی و کۆمەکی هەموو یەکێک لە ئێمە هەیە هاوکاتیش یارمەتی و کۆمەک هەر مەبەستم پارە نییە مەبەستم بەشداریکردنە لە شتەکانی ترە حتا ئەگەر ڕەخنە هەبێ بەڵام ڕەخنەی کۆمەککاری هەبێ لەو بارەیەوە شتێکی زۆر باشە بۆیە مەسەلەی پارە لەو بارەیەوە دەستگرۆیکردن لەلایەن هاوڕێیان و کەسانی ئازادی خواز و کەسانەی کەوا چاوەڕانی ئەوەکەن کە مەسا هەرەوەزەکان دەست پێ بکات و وەکو چەنەها 100 ساڵێک لەمە پێش یا 56 ساڵێک لەمە پێش کە هەبووە لە لادەکانە شتێکی زۆر باشە ئەوە نقطەی دووەمەوە هەت نقطەی سێهەم بە تاکید یعنی خۆی گرفتە کە ئەویش مانەوەی هەرەوەزەکانە بەم شێوەی کە ئێستا هەیە بەڵام هاوکات بۆ ئەوەی کە لە ترسی ئەوە دەرچین کە بکرێتە بەرشاڵاوی دەوڵەت و بەرشاڵاوی سیستەم و حزبێکی دەستڕۆیشت و یا کەسێکی دەستڕۆیشتی فراوانبوونی مهمە فراوانکردنیشی تەبعەن ئەکەوێتە سەر دوو شت یەکێک لەو شتانە بەڕای من ڕەنگە زیاتریش بێکیان لەوانەیە کە پێشەوە چوونی ئەو مەسەلەیە ئەو هەرەوەزیەیە یعنی پێشەوە چوونی ئەو هەرەوەزیەیە ئەوەی کە ئەکرێ ینی وەکو شتێک بێتە نمونەیەک لەوەی کە خەڵکی تری چاوی لێ بکە و دووهەمیشیان ینی دەستگرۆی یارمەتیدان و کۆمەکی ئێمەیە لەو بارەوە کە بەڕای من ئەگەر بێت و هەرەوەزەکە لە نتاقی دەیەکە یا گوندێکە یا لە چێت لەیەکات دەچێ ئەو کاتە ڕەنگە منیش زانم کە خەتەر دروستەکە لەسەر دەوڵەت یا لەسەر کەسانێک دەستڕۆیشتووی کەسانێک حیزبێکی دەستڕۆیشتوو لە حقیقەتە کە بیان نیانەوێت ئەوە تەشەنە بکە بەڵام ئاسانیش نییە سەرکوتکردنی هیچ نەبێت تەجروبەیەکە و ئێمە نابێت لەوە بترسین کەوا بڵێن وەڵا ئەمەی کە ئێستا ئەکرێت ڕەنگە بەیانی سەرکوت کرێت ئەمە شتێکە یعنی ئەگەر ئێمە لەم ڕۆوە دەست بە هەر هینێ بکەین بە هەر مەشروع پرۆژەیە بکەین بە دڵنیایەوە یعنی ئێمە لە هەنگاوی یەکەمانە فاشیلین بۆ چکە لەبەرێ دەستمان پێ نەکردووە من ئەمە ڕامە لەو مەسەلە دەستخۆشی دووبارە لە هاوڕێ سەلام و برادرانشی کە بەشداریەکەن بۆ چوونەکەی هاوڕێستار و شاخەوان قسەکانیان زۆر بەجێیە بەڵام من وایە بینم کە ئەمە خودی ئفلاسی حکوومەتە حکوومەت بەپێی ئەم بەرنامەریزیە تازەیە لە بواری جێبەجێکردنی لیبرالیزمی نوێ ئەوەیە ئەبێ تەرشیق بکرێت ئەبێ بچووک بکرێتەوە بۆیە ئەبینی دەیان هەزار دەرچووی زانکۆکان یا پەیمانگەکان بێکارن بۆ نمونە پرۆژەکان ڕاوەستاون
ئەمە خودی ئفلاسی حکوومەتە. ئەمە یەک خاڵ. دوو، ئەم هەرەوە زیانە وڵامە بەو ئابووری و سیاسەتە ڕاوردکەرە. سێ، هەرەوەزیەکان نەک لە بوارێ بەڵکو لە هەموو بوارێ پەیوەندی بە ژیانی هاوڵاتی هەیە. هاوڵاتیەکان خۆیان لەو گەڕک و لادێ و شار و شارۆچکانە خۆیان ڕێک بخەن، خۆیان متمانە بۆ ئیرادەی خۆیان بگەڕێنینەوە، جێبەجێ بکەن. فەلسەفە ئەساسی ئەم مەوزوعە ئەوەیە ئێمە پێویستیمان بە دروستکردنی تاکی هەرەوەزیە. ئەمە قورسە. ڕاستە بنەمایەکی مێژوویی هەیە، بەڵام نەکراوە بە سیستێم. لە کارێکە کاری هەرەوەزیان کە ماڵک قڕینەکەیان دروست کردووە و وەستاوە، هەرێکی چووە بۆ ماڵ. ئێمە هەوڵەدەین بڵێن تاقە وەڵام بەم سیستێمانە کە هەیە، سیستێمی پاشایەتیە، لیبرالیزمی، دیموکراسی پارلەمەنتاریە، بۆ ئەمانە تەنها ئابووری هەرەوەزیە. وتمان خاڵێتری زۆر زۆر گرنگ ئەوەیە یەسان لە ناوچەکەمان پرۆژەیەکی هاوبەش نییە، هەر خەریک وتی و خوتەخوت و ئینشقاق و ئینشعابکارین، هەر یەکی خۆی کردووە بە پەیامبەرێکی نوێ. ئێمە پێویستیمان بە پەیامبەر نییە، ئێمە زۆر زۆر لاوازین لە ساحەکە، چ لە کوردستان، عێراق، ئێران، تورکیا. ئێمە لە ناوچەکە زۆر لاوازین. ڕاستە هێزمان هەیە، بەشداریەکە لە پەرلەمان، هێزی چەکدارمان هەیە لێرە و لەوێ، بەڵام ئەگە حەقیقەتمان دوێ زۆر لاوازین. واقعەکە بیر و باوەڕی تر زاڵە لە ناوی، ئاینە، مەزهەبە، نەتەوە پەرستیە، بەمانە توندوتیژەکەی، ئیسلامگەرایی إلى آخره. ئەمە هەر هەمووی دژی ئێمەیە. ئێمە لەم ناوڕاستە هێزێکی کەمین. یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە بتوانین ئێمە موقعیەتی خۆمان بدۆزینەوە بەهێزبین لە ناو خەڵک، ئەوەیە ئێمە کارێک پرۆژەیە بدۆزینەوە کە هەر هەمومان لەسەری کۆکین. ئەو کارش ئەوەیە کاری هەرەوەزیە، نەک بەرنامەجی ئەم حزب و ئەو حزب و ئەم لایەن و ئەو لایەنە. ئیتر هەمووتان باشە زانن چەند باسی خیانەتکاری ئەموو ئەوە کرێ، چەند ریفۆرمیستی سیاسەتی ئەم حزب و ئەو حزبە ئەکرێ، توندڕەوی ئەم حزب و ئەو حزب و مزایدەکردنەکان. ئەوەی کە زاڵ بێ لە وەسەتی چەپ ڕاستی بۆژوازی خۆپەرستی، بۆژوازی بچووکی خۆپەرستە. ئەمە وای کردووە تەواوی حرەکەکەی شەل کردووە، ئەتوانین بڵێن شەل کردووە. ئێمە ئەگەڕێینەوە بۆ سەرەتایەک زۆر دروست کە زۆر مناقەشەی ئەملا ئەولا هەڵنەگرێ، بە عەمەلی هەمومان ئەبینین لە ناو یەک جەبهەین، لە ناو خودی خەڵکەکەین و لەسەر ئەم کارە ئیشەکەین و بە بەرژەوەندی هەمومان هاوکات وەڵامی جدیە بۆ ئەو سیاسەتە کە ئەمڕۆ لە ناوچەکە باڵا دەستە، کە ئیمپریالیزم بە هەموو شتێک بەرد لەسەر بەرد نایەڵێ، نەوت و غاز بە فەرەو دەبا. خودی ئەم حکوومەتە نەخەڵک یعنی ڕسوا بووە، بە تەواوی حکوومەت لە کوردستان ڕسوا بووە، نەخەڵک لێ رازیە و لەو لاشەوە لەبەر جەهالەتی کۆمپانیا لە دوای کۆمپانیا سکاڵای لەسەر بەرز دەکەن. ئاشتی هەورانی ئەگەر ڕاستی کردی بێ یەک قسەی زۆر ڕاستی کرد، ئەیوت ئەگەر نرخی بانزی نازان بگەوێتە بەرمیلێکی بە $1 ملیۆن هێشتا کێشە قەیرانەکە چارەسەر نابێت. زۆر ڕاستی کرد، چونکە ئەزانی چیان کردووە بە سەروەت و سامانی خەڵکی کوردستان. خاڵێتر ئەوەیە کە ئێستا حکوومەت هەوڵەدا تەواوی کەرتەکان هەتا گەشت و گوزاریش بکا بە کەرتی تایبەت لە کارەبایە، ئاو دەمێکە بووە بە کەرتی تایبەت، تەلیکۆمونیکاسیۆن دەمێکە ئاسیاسێل و کۆڕەک و ئەمانە بووە بە کەرتی تایبەت، هەر هەموو بووە بە کەرتی تایبەتی کۆمەڵێ سەرمایەداری دەرەکی ئاسیاسێ. بۆ نمونە 60 لەو سنتەکە ئێمە تەلەفۆنی پێکەین و ئەڕوا ئەچیە بۆ کۆمپانیایەکی ئۆریبۆیە هینە ئیماراتیە یا قەتەری یا ئیماراتی. بۆ نمونە بە کورتی بۆەوەی درێژدەڕ نەبن، گەڕانەوەی ئیرادە بۆ تاک زۆر گرنگە، خۆڕێخستنەوە زۆر گرنگە،
پرۆژەیەکی هاوبەش بۆ ئێمە زۆر گرنگە. سپاس. سڵاتان لێبێ هەوڕێیان، ئەگەر دەنگم کێشەیەکی هەیە ئاگادارم کەنەوە باش بێ. بەڕێزان، ئەو بابەتی کامڕۆ بەیەکەوە قسەی لەسەرەکەین، ئەلبەتە بابەتێکی گرنگە. تاوتوێکردنی ئەم بابەتە بەڕای من ئەزموونێکی پراکتیکی ئێستا لە خانەقین و دەوروبەری گەرمە بەڕێواچێ. بەڵام ئەوە ئەزموونە ئەوە دەهێنێ کە مرۆڤ قسەی لەسەر بکە، چونکو هەنگاوێکی کردداری پراکتیکی زۆر زۆر گرنگە. ڕاستە لە خاڵێکی زۆر بچووکەوە لە سەرەتایەکی بە زەحمەتێکی زۆرەوە دەستیان پێکردووە. لەمڕۆ ئەم ستایش و ئەم دەستخۆشی بۆ هاوڕێ سەلام عەبدوڵڵاکەین کە بەڕاستی چۆنەڵێ کە ئەو لە واتایەک لە واتاکاندا لەو شوێنەوە دەستی پێکردووە کە ئیتر کاتی قسە تەواو بوو، ئیتر نۆرەی کارە، نۆرەی کردارە، نۆرەی بە عەمەلیکردنی ئەو خەیاڵە، ئەو خەونە، ئەو فکرا و تێگەیشتنەیە یان ئەو باوەڕەیە کە هەرێک لە ئێمە کەم تا زۆر باوەڕیمان پێی هەیە. واتە کاک سەلام خاڵی لە پێش شتێک دانا و دەستی بە شتێکی دیکە کرد، واتە چۆنەڵێ دەستی بە قۆناغێکی نوێ کرد کە ئەمە بەڕای من پێویست دەکات کە بە هەموو لایەکەوە بە هەموو کەسێکەوە کە خوازیاری ئەوەیە ژیانێکی بە حورمەت بە شکۆ بۆ ئینسان بۆ کۆمەلگا دابین بکات. ئەم هەنگاوە کارێکی جددیە. من هاوڕان نیم لەگەڵ ئەو یەکدووە هاوڕێکە باسییان کرد لەوەی کە ئەمە گرنگێکی ئەو توی نابێ یاخۆت دەفێ ئەمە چییە لە بەرامبەر، یعنی ئەمە چ ئەرکێکی دەبێت لە بەرامبەر چ بەرەنگاربوونەوەیەکی دەبێت لە بەرامبەر سیستەمی لیبرالیزم و نیولیبرالیزمی جیهانی. من پێم وانییە وابێ بە پێچەوانەوە ئەو خاڵی کە ئێستا دەست پێکرا و کارێ دەست پێکرا و پرۆسێکی زۆر زۆر گرنگە. گرنگەکەی لەوەدایە کە لە ناو خۆیدا چەند شتێک هەڵدەگرێت. یەک، جۆرێک لە وشیاری دروست دەکات، جۆرێک لە وشیاری لە دەرەوەی ینی بیرکردنەوە لە چارەسەری کێشەکان لە دەرەوەی دەسەڵات. ئەمە بۆ خۆی یەکێک لە گرنگترین شتەکانی کە لەم پرۆسەیەدا مرۆڤ دەتوانێت دەستنیشانی بکات، بیرکردنەوە لە چارەسەری لە دەرەوەی دەسەڵات. دەسەڵات هەڵبەتە گشتمان لەوەدا کۆکین دەیزانین کە دەسەڵات فۆرمی پاراستنی بەرژەوەندەکانی چینی باڵا دەستە. لە دەرەوەی ئەمە شتێکنی ناوی دەسەڵاتی گەل و دەسەڵاتی کۆمەڵگا و دەسەڵاتی میلەت و ئەم شتانە هەمووی شتی بێواتان بێناوەرۆکن. لە بنەرەتدا دەسەڵاتی چینێکە و ئەو چینای پارێزێ. ئەوەی کە کاک سەلاموان ئەیکەن واتە کۆمەڵگا خەڵک خۆی کار بکات، خۆی هەنگاو بنێت بۆ چارەسەری کێشەکانی خۆی، ئەمە گرنگە. واتە یەکەم شت کە بەڕای من کە مرۆڤ دەستنیشان بکە هوشیاری ئەوەی کە بەڵێ لە دەرەوەی دەسەڵات ئەگەری چارەسەرکردن و ڕێگای چارەسەرکردنی کێشەکان هەیە. ئەمە زۆر گرنگە. دووەم خاڵکە لەو پرۆسیسەدا مرۆڤ دەتوانێت دەستنیشان بکە ئەوەیە کە ڕێخستنەبوونێک جۆرێک لە ڕێخستەبوونێک دەداتە پێش. واتە ڕێخستەبوونێک لە دەرەوەی هەیکەلیەتی دەسەڵات لە هەموو شوێنێک ڕێخستنی خۆی هەیە. موختار نوێنەری دەسەڵاتە لە گوند، قایمقام نوێنەری دەسەڵاتە لە قەزا لە ناحیە، قایمقام مدیری قەزا یان بڵێ چی پێڵێن نوێنەری دەسەڵاتە لە قەزا، محافظ و مەجلیسی محافظ و ئەم شتانە هەمویان نوێنەری دەسەڵاتن لە شارەکە. وەزیر و گزیر و ئەمانەش هەمویان دەسەڵاتن. پەرلەمان و حکوومەت و دادوەری هەمویان نوێنەری دەسەڵاتن. بەڵام ئەی نوێنەری خەڵک لەکوێیە؟ نوێنەری خەڵک لەکوێیە؟ کوا خەڵک؟ ئەم جۆرە کارێک کە کاک سەلاموان دەست پێ کرد واتە خەڵک خۆی دێتە لای یەک، خۆی بەڕێخستن دەکا، کارێک ئەکە بە هاوبەش. ئیتر ئەمە دارێک ئەخەنە سەر بەردێک، مزگەوتێک ئاوا ئەکەن، مەدرسەیەک ئاوا ئەکەن، دارێک ئەچێنن، ڕێگایەک چاکەنەوە، چی ئەکەن؟ ئەمە گرنگە، ئەمە زۆر زۆر گرنگە. واتە ڕێخستەبوونێک
ڕێخستنبوونێک لەو هەرەوەزیەی خانەقیندا هەیە کەواتە ئەمە خاڵی دووەمەکە دەکرێت لە دەرەوەی دەسەڵات لە دەرەوەی هەیکلێتی دەسەڵات ڕێخستنبوونێکی کۆمەلگاش ڕێخستنبوونی خۆی هەبێت ئەگەر چینی باڵە دەست ڕێخستنبوونی خۆی هەیە کە دەسەڵاتە دەکرێت لە دەرەوەی دەسەڵاتیش بێت کە من پێم وایە دەکرێت وەکو خۆبەڕێوەبەرێتیەکی کۆمەلگا خۆ ئیدارەکردن خۆبەڕێوەبردن ئتر ئەوەی کە ئێستا کرێ ڕەنگ بێت لە ڕووی ئابووریەوە وەکو جۆرێک لە ئیکتیفای ذاتی بێ خۆبژێوی بێ بەڵام ئەمە گرنگە بەڕای من جۆرێکە لە خۆبەڕێوەبردن خۆ ئیدارەکردن چییە؟ یەک تۆ خۆت کێشەیەک هەیە مناقەشەی ئەو کێش هەر خۆشت مناقەشەی و کێشەیەەکەی هەر خۆشت چارەسەری ئەو کێشەیەکی ئەمەیە خۆبەڕێوەبردن واتە خۆت مناقەشە ناکەیت و سکاڵا بۆ دەسەڵات بێت خۆت مناقەشە ناکەیت و پرۆژە بدەیتە دەسەڵات بەڵکو خۆت کێشەی خۆت مناقەشاکەی خۆشت چارەسەریەکەی ئەوەی کە ئێستا کاک سەلاموان ئەیکەن ئەمەیە خەڵکی سادە و ساکارە بۆ خۆیان کارەکەن بۆ خۆیان کێشەیان هەیە جادەیەکە ڕێگایەکە بانێکە مەکتەبیان نەزانم چیە خۆیان مناقەشاکەن خۆشیان دەڵێن وەرن با چارەسەرێک ئەمە زۆر گرنگە ئەمە شتێکی بەسیط نین بەڕای من دەسەڵات سیستەمی لیبرالیزم سیستەمی دەسەڵاتدارەتی بەگشتی لەکوێدا هەڵەوەشێتەوە کاتێک کە تۆ لە خوارەوە بۆ سەرەوە دەست پێ بکەیت لە خوارەوە بۆ سەرەوە واتە تۆ لە گەڕەکێکەوە لە کۆڵانێکەوە لە ماڵێکەوە لە گوندێکەوە لە قەزایەکەوە نەحیەکەوە دەست پێ بکەیت بۆ سەرەوە ئەمە جۆرێکە لە خۆبەڕێوەبردن واتە شت لەسەرەوە بۆ خوارەوە چارەسەر ناکرێت ئەمە مۆدیلی دەسەڵاتە ئەمە عەقڵەتی دەسەڵاتە بەڵام ئەوەی کە ئێستا بەڕێوە ئەچێت لە خوارەوە بۆ سەرەوەیە واتە کارسەلاموان لە دروستکردنی مەدرسەیەکەوە دەستیان پێ کرد دواییش هاتن من وەکو لە ڕسمەکانە بینیم کۆڵانێک چەول مەکەن نازانم دەچنە لای شوێرەکان ئەمانە هەنگاوێکن واتە پرۆسیسێکن پرۆڤەیەکن بۆ ئەوەی کە لە داهاتوودا بکرێت کە ئەمە کاری بکرێت بۆیە ئەوەی کە من ئەیبینم سێشتی زۆر گرنگ لەو بینایە بە کورتی بۆ ئەم مەسەلەیە یەک وشیارکردنەوەیەک پێش دەکەوێت وشارکردنەوەیەک پێش دەخات چونکە کار وشیاری پێش دەخات قەناعەتی من دوو ڕێخستەبوونێکی کۆمەلگا هەیە لە دەرەوەی دەسەڵات سێ جۆرێک لە چالاکی نواندن هەیە ئەم سێشتە بە قەناعەتی من سڕی هەموو سەرکەوتنێکە هەر کۆمەلگایەک هەر پرۆسیسێک هەر ڕوتێک هەر حرەکەتێک هەر بزوتنەوەیک بێوێ لەناو کۆمەلگادا کارکە دەبێت ئەم سێشتە بکە وشاربوونەوەی کۆمەلگا ڕێخستەبوونی کۆمەلگا و چالاکی نواندنێک بۆ ئەوەی واتە هەموو ئەو کارانەی کە سەلام ئەیکە بۆ یەک زەڕەش ناکەوێتە خزمەتی دەسەڵات بە پێچەوانەوە ئەمە گۆڕی دەسەڵات هەڵدەکەنێ یعنی تۆ مەکتەبێک دروستەکەیت و ئەویش پارەی مەکتەبەکە ئەوانیە ئەمە تۆ گۆڕی ئەو دەسەڵاتە هەڵدەکەنی کە لەسەر پاواخوازی و قۆڕخکاری ئێم بووە ئەمە خاڵێکی بکە بە قەناعەتی من لەو پراکتیکیان لەو کارێکە کارسەلاموان لە خانەقینی دەوروبەری دەستیان پێکردووە چەند شتێک هەیە دەکرێت مرۆڤ پرسیاری لێ بکات پرسیار بکات یعنی کۆی ئەو دۆخەی باشووری کوردستان چەک و کۆمەنیستەکان حتا ئەنارکیستەکان ئازادی خوازان بەگشتی عەدالەت دادپەروەری خوازان یەکسانی خوازان لەکوێی ئەم دۆخەدا لەکوێ ئەم دۆخەدان بە قەناعەتی من یەکێک لە پرسیارە هەرە گرنگەکانی کە هاوکات لەگەڵ قسەکردن لەسەر ئەو پرۆژەی کاک سەلاموان هاوکات ئەم پرسیارەش لە خۆمان بکەین چەپ و کۆمەنیستەکان و ئەنارکیستەکان و دادپەروەری خوازان لەکوێ ئەم دۆخەن فەرموو ئێستا ڕەوتە سەلەفیەکان ڕەوتە دەسەڵات خوازەکانی دینی ئەوانە ئاکتیفن و ئیش لەسەر ئەم کۆمەڵێک شتەکەن یان کەسی تر نایکە ئەیکەواتە ئەو میراسێکی 80 ساڵ 90 ساڵی چەپایەتی و کۆمەنیستی هەیە ئێستا دوای 80 ساڵ ئێمە ئەم میراسە لەکوێدا دەتوانێت جارێک ئاکتیف بکرێتەوە و ڕێفێرش بکرێت و ئەپدێت بکرێتەوە ناو دۆخەکە ئەمە زۆر گرنگە ئەوەی کە کاک سەلام ئەیکە ئەوەی کە کاک سەلام کردوویەتی
بقناعتي من أما وەڵامێکی عملیە بۆ ئەوەی کە چەپ کۆمۆنیست ئەنارکیست ئازادی خوازان هەر حرەکەتێکە کە خوازیاری یعنی حرەکەتێکە کە لایەنگری کۆمەلگا و نەیاری دەسەڵاتە ئەوەی کە کاک سەلام وا کردنە بە قەناعەتی من بۆ خۆی وەڵامێکی جددیە تاوەکو ئێستاش کەم کوڕێکە تاوەکو ئێستا نەتوانرا وەکو پێویست لا لەم مەسەلەیە بکرێتەوە وەکو پێویست قسەی لەسەر نەکراوە وەکو پێویست نەکراوە بە تەژیا نەکراوە وەکو پێویست ئیشی لەسەر نەکراوە دەکرێت لە هەر شوێنێکی دیکە مەسەلا لە ڕانیە کارسەلامێکی دیکە چەند کارسەلامێکی دیکە دەرکەون لە هەولێر کارسات چەند کارسەلامێکی دیکە دەرکەون لە سلەیمانی لە شارەزوو لە هەڵەبجە لە کوێ لە هەر شوێیەکی دیکە دەکرێت چەند کارسەلامێکی دیکە بەو جورئەت و بوێریەوە بەو دڵسۆزیەوە بەو نەزاهەتەوە ئیشی لەسەر بکەن بەڕای من ئەمە شتێکی باشە ینی دەکرێت کەمکوڕێکی هەبێ ینی کەمکوڕی لە کارەکانی کارساموانە هەڵبەتە هەیە و هەشە و دەکرێت مرۆڤ ڕەخنەی بکات دەکرێت مرۆڤ جۆرێک لە هەڵسەنگاندنی بۆ بکە ئەمانە ئاساین بەڵام وەکو کار وەکو کۆی کارەکە وەکو جەوهەری کارەکە بەڕای من کارێکی سەرکەوتووە یەکی لەو خاڵانەی کە من گلەیەکم لێ وەکو ڕەخنەیەکە کارسەلام لێم قبول بکە بۆ نمونە شتێکی مفارەقەیەک هەبوو ڕێکخراوێکی بیانەی ویستی هەندێک هاوکاری بکەن نازانم ناوی ڕێکخراوەکە چی بوو کارسەلام لەوانەیە خۆی بیزانێت چون کارسەلام خۆی ڕاگەیان ڕێکخراوێکی بیانی دانوێت هەندێک هاوکاری بکەن کارسەلام وا قبوڵە نەکرد من ئەمەم زۆر پێ شتێکی گرنگ بوو هەڵوێستەیەکی زۆر گرنگ بین بەڵام یەک ڕۆژ دوای ئەوە دوو ڕۆژ دوای ئەوە بەرپرسێکی پارتی نازانم بەرپرسی لەق بوو چی بوو نازانم هەندێک هاوکاری کرد کە کارسەلامان قبوڵیان کرد ئێ باشە ئەگەر تو بیتە سەر جەوهەری مەسەلەکان یەک ئەمیش بڕغەیەکی دەسەڵات ئەمیش بڕغەیەکی دەسەڵات ئەم ڕێکخراوەش ئەگەر نازانم چەندە ئینە ئەم ڕێکخراوەش بەشێکە لە سیستەمی لیبرالیزم بڕغەیەکی لیبرالیزمە دەیەوێت لە ڕێگەی مافی مرۆڤ و نازان چیوە خۆی احتیوای کۆمەلگا بکە احتیوای ئەم دۆخەی باشی بکە بەڵام ئەم مەسئولەش بە هەمان شێوە ئەوش بڕغەیەکی دەسەڵاتە خێرە ئەمیان قبوڵەکەی ئەمیان قبوڵ ناکەی میزان لەمەدا چییە معیار لەمەدا چییە لەوە مەسەلێکە من سەرنجێکم بەسەری هەبوو ئەمە بوو بەڵام ئەمە لە جەوهەری کارەکە لە شکۆی کارەکە لە گەورەی کارەکە هەڵبەتە کەم ناکاتەوە بەڵام وەکو وردە ڕەخنەیەک کە حەزم کرد ئین بێت هەڵبەتە دەکرێت سنووری ئەم کارە فراوانتر بکرێت یعنی هاوڕێک وابزانم هاوڕێک کامۆ باسی کرد دەکرێت مەسەر ئەمە تەنیا بۆ دابینکردنی پێداویستیەکان نەبێت واتە ئەوەی کە کاک سەلام وان دەیکەن ئێستا دابینکردنی پێداویستیە ئەمە جەوهەری مەسەلەکەی زۆر گرنگە بەڵام تەنیا بۆ پێداویستی نەبێت بەڵکو دەکرێت داهاتیشی پێدا ینی بۆ داهاتیش هەندێک کار بکرێت مەسەلەن چەند کەسێک هەرێک و دەفتەرێک دۆلاری هەیە یان دەفتەرێک بنا پارەی هەیە دەکرێت ئەم دەفتەرە ئەم پێشەش دەفتەر کۆ بکرێتەوە مەشروعێک بکرێت و بەدەیان خەڵک ئیشی تیا بکەن و خەڵکانێکیش مەسەلەن 1000 دۆلاری هەیە 200 دۆلاری هەیە 100 دۆلاری هەیە ئەتوانێت بەشداری ئەم کارە بکات و ئەو کارە داهاتێکی بۆ دابین بکات واتە بۆ ناتوانن فرنێک دروستکەن ئەتوان پاسێک بکەن ئەتوانن مەستەعەیەک بکەن ئەتوانن چوزانم کارگەیەکی بچووک چی پێیان وەشەیەکی بچووک مانیفاکتۆرێکی بچووک بکەن دەکرێت ئەم جۆرە پرۆژانە باز داتە شوێنی داهاتیش بۆ داهاتیش هەندێک بکرێت بەڵام جەوهەری مەسەلەکە دەبێت دابینکردنی پێداویستی بێ یعنی قازانج نەبێتە بنەمای شتەکە قازانج نەبێتە هەدەف لەو پرۆژانە بەڵکو دابینکردنی پێداویستی بێتە هەدەف من جارێکتر بەگشتی دەستخۆش لە کارسەلام و ئەو هاوڕیانێک کە لەگەڵ کارسەلامە ئەو کاریان کردووە و ئەوانەی کە هاوکاریشیان کردووە دەکرێت لە داهاتوودا ئەمە هەندێک فراوانتر بکرێ و لە گەلێک شوێنی تریشدا ئیشی لەسەر بکرێت زۆر سوپاس بۆ گوێگرتنتان و هەربژین داوای بنەکەم ئەگەر درێژە کێشە هەم قسە باسکەوە نەخۆشە حەزگەم تایوارەگیوە بگرم دووەمیش ئەتوانم بڵێم ئەوەی لە خانەقین ڕووەدا
وە چەند ساڵی لەمە پێشیش وتومە شتێکە کە من لە 1970 خەونی پێوە بین شتێکە چونکە من پێم وایە هەموو شتێک لە کردارە دەست پێەکە هەشتە لە تیۆریۆ دەستی پێگرێت تا ئێستا مێژوو نیشانی داوە سەرکەوتوو نەبووە تەناو واقعەکەی چەپاندووە بەڵام هەشت لە کردارە دەستی پێکرد بێت هەمیشە ئەزمموی بەخشیوە هەمیشە هوشیاری لەگەڵ خۆیان بەرهەمێناوە ئەویش ئێمە لە هەڵەکانمانەوە فێر لە وازەکانمان فێرە بین ئەوە قسەیتیانە لەبارەی بەدڵنیاییەوە من پێم وانیە دەسەڵات چاوی خۆی نوقان بە ئاگای لێ نەبێ بەدڵنیاییەوە هەر ئێستا سیخوری خۆی ئامادەیەکە هەر لە ئێستا کە نزانایی لەسەر هاوڕانەک وەکاتەوە ئەگە کاریش بگاتە سەرەوەی کە مەسئولێک چۆن کاوەگەیمانیان کوشت یا سەردەشتیان کوژیاکیان کوشت کە مەسئولێک بزانێت یا ئەوەی ئەو هاوڕێ ناوی چی بوو ناوەکەم لەبیر چووە ئەوەی کەرکووک ینی هەر مەسئولێکی ژنێک دەسەڵات بزانێ خەریکە ئۆتۆریتەکەوێتە خەتەر بەدڵنیاییەوە هەڕەشەش ئەکات و خەڵکی شێش دەکەن ئەمە کۆمەڵش ڕواتەن بام یەکشت هەیە ئێمە نابێ بمانگەرن یەکەم بڵێن شکست ئەخۆین ناتوانین کار بکەین بڵێن بەدوامان ئەگەرن ناتوانین کار بکەین بڵێن ئەمە کەمە ناتوانین کار بکەین کاتە ئێمە ئەبێ هەمیشە لە بچوو لە خوارەوە دەست پێ ئەەکەین ئامانجمان گەورەیە ئامانجمان وەکو هاوسەلام ئەڵێ لەوانەیە هەم کەسێک کە بەشداری داکات بۆ ڕۆشنی هاوڕێسەلام بەشداری ناکە ئاماژەکەی ڕۆشن نییە بۆی لەوانەیە بڵێ بەزم مناڵەکەم چێ بۆ مەکتەب ئاماژ هەر جێگەی خۆی بوو هاوڕێ حەسەن ئاماژەی پێدا ئێمە لە زەرورەتی ژیانەوە لە زەرورەتی ژیان ئێمەشی گیانەوە ئێرە یعنی ئەگەر زەرورەتی ژیان و ئەوە نەبووە زمان دروست ئەبوونە داهێنان دروست ئەبوونە بیرمان ئەکردونە خەیاڵمان گەورە بوو یعنی ئێمە زەرورەتی هەموو تیۆریەکان لە زەرورەتی ژیانەوە ڕیان داوە سەر هەڵداوە لەبەرەوە بۆچنی من ئێمە ئەم خاڵە بچووکانە ئەم شتانە کە بچووکیان ئەبینی لە ئێستا بەڵام کاتێک ئەبن بە وزوتنەوەیەکی کۆمەڵ کاتێ ئەبن بە دیاردەیەکی جێکەوتوو کاتێ ئەبن بە بەشێ لە کولتور ئەو کاتە ئەزانین ئەم پرۆژە بچووکانە چ سەدێکیان پێگەناوە خەلیل جبران خەلیل ئەڵێ کرێکارێک یا خەڵکێکی بەرەمهێنەر و زەحمەتکێش ئەکا بە خڕبەردێکی ناو سەدێک کە هەموو قورسایەکەی لەسەرە بەڵام بە دەرهێنانی سەدەکە ئەڕوخێت ئێمە من پێم وایە ئەم پرۆژە بچووکانە هەمان دەورە بین هاوڕێگان ئەمە ڕۆدانەوەی ئێوە نەبێت کە ڕخنێکی تان ڕخنەکانتان زۆر لە جێگەی خۆن ترس و دڵخۆتان لە جێگەی خۆیەتی دڵخۆتان بەڵام بە دڵنیاییەوە هەموو شتەکان ئەبێت ینی هەم نێگاتیڤ ئەبێت و هەم کوڕی ئەبێت و کۆمەڵێکی تیژێت ئێمە نابێت لەوە بە بۆچوونی من هەر ئاوا لە کردارە دەست پێەکەین لە پاڵ ئەمەوە زۆر ئاساییە هوشیاری ئەو بڵاوکەینەوە ئێمە بۆ نمونە وەکو هاوڕێ حەسەن وتی پرۆژە هەروەزیەکان یعنی هاوڕێ کتێبێکی نووسیوە بە زمانی عەرەبیە ئەڵێ لە جاتێ گەنجەکانمان ئەوڕۆ لە دەرەکانە ئەخنکێن سەرمایەکان شان گیرفانی قاچاقچیەکانەوە هەر بەو سەرمایەکەمە کە هەیەی ڕائەکاتی ئەگەر چەندانێکم کۆبنەوە چێشخانەیەکی هەروەزی دروست دەکەن باشە نانەوەخانەیەک دروست دەکەن سەرتاشخانەیە دروست دەکەن پاسێک ئەکردن بەیەکەوە هەر بەو سەرمایە هەم خۆشیان ئەکەونە گەڕ هەم ئەتوانن داهاتێکی باشیان بێت و یعنی داهاتێک زۆر باشتر لە هی کرێکارێک کە بەشێکی زۆری ئێشتە گیرفانی کابرای خاوەنکار هەمیش ئەتوانن بەشداری بکەن ینی ئێمە بان بگرن سەر خاڵی 2000 تا 2003 لە ئەرژەنتین کاتێک کە کارخانەی زانۆن بەسی پێکرد کرێخانەکە کرێکارەکان خستیانەوە گەڕ خۆ ئەگەر ئاواسێمان بکرای بمەوە ئۆکەی سەرمایەدار دەوڵەت قازانجی کرد کرێکارەکان جێتەوە بڕۆن داوای بیمە بەکاری بکەن مشکلەکان لە حکومەت کوردستان بۆ خۆیان بەخێوەکەن بەڵام مەسەلەکە ئەوە نەبوو ئەوان بە کارخانەکان توانیان مەکتەبەکان کۆمەک بکەن هەموو ڕۆژێ شیر بۆ مناڵەکان دابین بکەن خەسەخانە دابین بکەن یارمەتی کرێکارانی بێکار لە یەکێتی بێکارانی خۆیان بخەنە سەرکار یارمەتی دایکانی زیندانیان بدەن کە گروپێک بوو ینی زۆر شت کرا هاوڕێیان باشە تەلەڤیزیۆنیان دانا ڕادیۆیان دانا هەر ڕێگەی ئەو کارخانەوە لە دەوروبەری خۆیان ینی تاوای لێ هات کە لە زیندانی شو لە زیندانەکە کە دراوسەی کارخانەکە بوو هەنێ لە زیندانەکان بەشە خواردنی خۆی نابەخشی باشە بە دەوروبەرەکە ینی کاتێکە ئەوە هاوڕێ عەزیز بانگەکەم ئێستا ینی ئەگەر ئێمە سیر بکەین کاتێک کە هەموو شتێک هەر شتێک نەبێتە کولتور ینی سیاست ئێستا بۆتە کولتور حزبایەتی بۆتە کولتور بۆیە جێگەی هەیە بۆیە خەڵک خۆش باوەڕ پێ بۆیە کاری بۆ ئەکا دەوڵەت بۆتە کولتور برجوازی بۆتە کولتور ژیانی برجوازی بۆتە کولتور ئێمە ئەبێ لە کردەوە لە هەنگاو بچووەکانی هاوڕە سەلام و هاوڕە سەلامەکانەوە لێوە دەست پێ بکەین بکەینە کولتور ئێمە ئەبێ ئیرادە بکەینە کولتور ئەبێ بیرکردنەوە بکەینە کولتور ئەبێ هوشیاری بکەینە کولتور ئەلێرەوەیە کە سیستەمی سەرمایەداری ئەکەوێتە خەتەر هاوڕێیان ئەلێرەوە سیستەم دڵنیابن هاوڕێمان تیرۆ دەکەن دڵنیابن زۆرش دەکەن بەڵام ئێمە چنێک ئەبێ کار بکەین و سوور بین لەسەری ئەوەش ئەبێ گیان ئاگای هاوڕێی گیانی هاوڕێیانمان بین بزانین کە کار نەگاتە ئەوە زۆر ینی ئێستا تۆ بەرامبەر لە هەرێمی کوردستانە ڕخنە لە حکوومەت بگرە کەس هەموو کەس ئەڵێ وایە بەس کاتێ ڕخنە لە یەک مەسئولی مشخص بگرە ڕوبەڕووی مەترسێکی شخصی ئەبیتەوە ئەمە زۆر خەتە باشە کاتێک کە تۆ باسی حزبێکەکەی ئەندامی حزبەکە دژ دەوەسەوە دقەیەوە پێش لایەن گرت بوو ئێمە بزانین چۆن تەبلیغەکەین ئەمە زۆر گرنگە تەبلیغ چۆن ئەکەین بتوانین ئەو شتە کۆرپە لە جەنینە کە دروست بۆ چۆن بتوانین بیگەێنە شوێنێک پێش ئەوەی سەر بکرێ
ببێتە کولتور کە بوو بە کولتور لە بیرچوونەوەی نییە ئاین بۆیە کەس ناتوانێت ناوی بەرێ بووە بە کولتور تەنها کولتور بوون سۆشیالیزمێک کە هەر هەمومان بە هەر هەموو ئایدیایەکی جیاوازەکە هەمانە و بیرکردنەوە و ئاراسی جیاواز هەمانە سۆشیالیزم ئەگەر نەبێتە کولتور هاوڕێسەلام قسەی زۆر جوانی کە ئەو ڕۆژە وتی ئێمە ئەبێت تاکی سۆشیالیست پەروەردە بکەین تاکی سۆشیالیزم ناو ئەبێتە کولتور ئەبێ کە بوو بە کولتور ئێتر سڕینەوەی نییە ئەو هاوڕێیان ڕاستە کولتور لە گۆڕانایە کولتور گەشەکە کولتور شتی لێ فرێدەشتی بۆ زیادە بێ بەڵام ئێمە ئەبێ کارمە ئاگامە لەوە بێ ئەبێ هەرەوەزیەکانی خانەقین ئەبێ تیپی شانۆیی گڕۆک هەبن لە کۆڕانەکانە لەبارەی هەرەوەزیەوە لەبارەی ئازادبوونی خەڵکەوە لەبارەی حڕیەتی تاکەوە لەبارەی زۆر شتەوە کار بکەن ئەبێ گروپەکان بگەڕن هەر ئەو گروپانە ئەوان کۆمەک کۆکەنەوە بۆ بڕۆن بۆ شارەکانی تر باشە یەکان تۆمایم ئەتوانن کۆمەکێکی زۆر بۆ ئەو هێنە دروست بکەن ئەتوانن تیپی مۆسقاکان گۆرانی بڵێن داهات بێن بۆ پشتیوانی ئەتوانن بڵێن چی دێڵێن ئەتوانن بۆ کار پڕۆژەکانی تر بکەن ئێمە ئەتوانی زۆر شتکەین ئیدێ زۆرە بەڵام کادرمانەوەکو هاوڕێ سەلام ئەڵێ کادر یعنی تۆ کەس چالاکی کۆمەڵایەتی ئامادەکەی پەروەردەکەی هاوڕێیان ئەمە زۆر گرنگە هەموو شتێک ینی مەترسیەکان و دڵخۆرەکەتان لە جێی خۆی بەڵام ئێمە بەتابەت ئێمە کە لەدەرەوەین بە بڕۆچینمە ئەتوانین لەڕووی ئابولێەوە کۆمەڵ بکەین ئەتوانین لە ڕووی پاگەندەوە ئێمە کەمتر دەستی دەسەڵاتمان پێگە و دەست کۆنترۆڵەکەین ئێمە ئەتوانین پاگەندە بکەین بام پاگەندەیەکی دوور لە ئاراسێکی دایکا مەسەڵەن بڵین بنمونە من کەسێکی ئەنارکیزم پێویست بۆ ناکە پێلەسەرەوەدا بن هەرەوەزی ئەبێ ئەنارکیز بێ هەرەوەزی ئەبێ کۆمەڵایەتی بێ ئەبێ کولتوری بێ پێویستنی ئەنارکیز بێ ئەگەر ئەنارکیز بەشێکە لە کۆمەڵ ئەبێ بەشێک بێ لەو هەرەوەزیە نەک هەرەوەزیەکە بەشێک بێ لە من ئەبێ بەشێک بم لە هەرەوەزیەکە توانم قسە بکەم کاک حەسەن تێبینی جوانیدا لەسەر باسەکە لە بەرامبەر مەوزوعی دوو ڕێکخراوە بوو یەکێک لەوانە یۆنسکۆ بوو ئەوی تر ڕێکخراوێکی سویدی بوو ئەوانە ویستیان بە خۆیان پرۆژەی قوتابخانەکە تەواو بکەن من دژی وەستام لەبەر ئەوەی بەڕاستی حکوومەت ئێمەی وەکو سوالکەر پیشان جیهان داوە ئێمە سوالکەر نین ئێمە ئیمکاناتی ذاتی خۆمانمان هەیە ئەتوانین پشتی یەکتری بگرین کەرەستەی خاوی هەموو شتێکمان هەیە چەمەنتووە بلۆکە زیخە قومە ئاسنە هەموو شتێکمان هەیە وجدانی بەرزمان هەیە عەقڵی خۆمان چاوی خۆمان ئەتوانین وڵاتی خۆمان بە جوانترین شێوە دروستکەین پێویستیمان بەوە نییە ڕێکخراوێک لە 2,000 کیلومترەوە بێت بۆ ئەیرا بە چاوی بەزەیی تەمەشای من بکە و یارمەتیم بدا و بێت پرۆژەم بۆ دروستکە ئەمە بەڕاستی ئەم حکوومەتە ئێمەی سوک و ڕسوا کردووە لە بەردەم ڕای جیهانی ئێمە ئەم حکوومەتە نازانین لەلایەکەوە شانازی بە تەلارەکانیان ئەکەن بەگرێ بە سەنەوتیەکانیان ئەکەن بە کۆبوونەوەکانیان ئەکەن لەگەڵ بەرپرسانی حکوومەتی لە دنیا و لەولاوە ئێمەیان بە سوالکەر پیشان داوە دەیان و سەدان ڕێکخراو لێی لە جرت و فرتەکەن کە پێشوەخت پارەی خۆیانیان وەرگرتووە لە بانکی فیدراڵی ئەمریکی یان لە ویزارەی خارجی بریتانی فەڕەنسی هۆڵندی نەرویجی ئەمە زۆر کارە چاکە ئێمە ئیرادەی خۆمان هەیە ئێمە خۆمان ئەتوانین ژیانی خۆمان دروستکەین جا لە شوێنێکی وا بچووک وا ئەڵێم ئەی چی ڕوو ئەدا ئەگەر بێت و گرێبەستی نەوتی غازی و داهاتە سروشتەکانی تر بەدەستی خودی خەڵکی کوردستانەوە بێ ئێمە ئەتوانین ماڵ بە ماڵ لە ئاوتون دروستکەین ئێمە ئەبێ بەڕای جیهانی بڵێن ئێمە خۆمان خاوەن ئیرادەین خۆمان ئەتوانین وڵاتی خۆمان بە جوانترین شێوە دروستکەین نەک ئەوان و بە مەرجی ئەوان بە قەناعەتی ئەوان هیچی پێویستەکە من کابرایەکی یابانیە ئەمریکی بێت دەرسی مافی مرۆڤ بە هاوڵاتی بڵێ لە کوردستان چما ئێمە هەزاران یاساناسمان نییە بۆ نمونە ئەوە یەک دوو لەبارەی ئەوەی بەرپرسی حزبێ لە حزبەکان پارتیە یەکێتی هەر کەسێکە دێ پشتیوانیەکە لە ڕاستیە من پێویستیم بە ئەتیرافی ئیجتیماعی هەیە لەم وڵاتە ئەم وڵاتە متحەزب خەڵکەکەی هەمووی متحەزبن ئەمە سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ ئیرادەی خودی خەڵک کە خۆی بڕیاری داوە دوور لە حزب ئاین مەزهەب ڕێکخراوی بیانی حکوومەت بێت قوتابخانەیە دروستکە یا پرۆژەیە بکە یا هەرەوەزیەکی کشتتوکاڵی بکە بە ئیرادەی خۆی خەڵکانی تر هەر کەسێکە دێت پشتیوانی بکە من پێویستیم بەم ئەترافە ئیجتیماعیە هەیە
کاتی ئەندام پەرلەمانی دێ پشتیوانیەکە یا بەرپرسی حزبێک دێ پشتیوانیەکە ئەمە سەرکەوتنیەکی زۆر گەورەیە بۆ من و تۆ برا برادێتر وتی ئەم پرۆژەیە حکوومەت سوودی لێوەرەگرێ ئێمە بەعکسەوە ئێمە خۆمان وەختە ئیرادەی خۆمان پرۆژەیە دیاریەکە پێویستیمان بە گرێدەرێک ئەبێ یا شەفەڵێک کە ئیمکانات لە دەرەوەی ئیمکاناتی ئێمەیە ئێمە پەیوەندیە بکەین ئیدارەی ئەو بەڕێوەبەرایەتیە بێ پشتمان بگرێ ئەمە ئەتیرافێکی اجتیماعیە بە ئیشەکەی ئێمە نمونەیەکتان بۆ بینیشتی ئێمە پێڵنگەڕێکی کەڵات ڕێککەوتی لەسەر ئەوەی پێویستیان بە کۆمەڵی پرۆژە بوو خستمە ڕوو بەڵام ئەوان خۆیان بڕیاریاندا پرۆژەی ئاوەڕۆ بکەن منی سوتم ئێوە ڕاستەکەن ئێوە خەڵکێرن ئێوە باشرەزانن بەس لەسەر چی ڕێککەوتی لەسەر ئەوەی پرۆژەکە دوور لە حکوومەت لە حەزب لە ڕێکراوەخەوە ئەوان چیان کرد جارێ هیچ نەبووە چون سەردانی قایقامیان کرد پاشان سەردانپرسێکی حزبیان کرد یعنی حکوومەتیان هێناوە ناوڕاست حزبیان هێنایە ناوڕاست دوایی لەوان نەوەستان چون سەردانی وەزارەتی لاوان و وەرزشیان کرد لە بەغا چی پێویستەکە خۆیان ئیرادەی خۆیان پرۆژەکەیان دیاری کرد خەڵکی گەڕەکەکە تقریبا 99% پشتیوانی پرۆژەکەیان کرد ئەی باشە خۆیانیش هەمویان دەرچووی زانکۆن بۆچی بە خۆیان کارەکەیان نەکرد چی پێویستی بەوەم و سەردانەی کرد یەکەم نووسراو کە ڕێککەوتن لەسەریە بینم نووسیانە قال تعالى وتعاونوا على البر والتقوى پێیانم ورد يعني پێش ئەوەی خدا لە قورعان بڵێ وتعاونوا على البر والتقوى پێش قورعان و تەورات و ئینجیل بە هەزاران ساڵ مرۆڤەکان کاری هەرەوەزیان ناکرد تەعاونیان ناکرد جوابەکەم پێس بوو هەمویان پشتیوانیان کرد بەڵام سەرڕای ئەوەش ئەو مۆزوعیان نەگۆڕی جا مەسەلەکە لێرە ویستم چی بڵێم ئێمە کارێکی زۆر قورس و گرانەکەین ئەم کار و قورس و گرانە ئەوەیە ئێمە ئەمانەوێ بە ڕێگای هەرەوەزیر تۆر بکەین زیێدەبایی لە ناو ببین ئەمە خەونە بە هەنگاوە بچکەی ئێمە دەستی پێەکە بەڵام عیب و عار و نوقسانی لە ئاستی هوشیاری زۆر زۆر گەورەیە ئەبێ کادری وامان هەبێ بتوانین لەسەر ئەم خاڵە سەرکەوی گۆڕستانی زیێدەبایی بەم هەوڵە بچکە ئامادە ناکوی پێویستی بەهێزی زۆرە هاوڕێ حەسەن وتی کۆمونیست و چەپەکان لەکوێی ئەم پرۆژەیە لە ڕاستیە لە ئاستی عەمەلی کۆمەڵێکی زۆر کەم چەند هاوڕێیەک بەهانای ئەم پرۆژەیەوە هاتن بەڵام ئێمە پێویستیمان بە ئەترافی اجتیماعیە ئەم حزب و گروپ و کۆمەڵانە ڕێکخراویان هەیە بیچوت یا گەورە ئەوانیش ئەتوانن لە ناو سلێمانی و هەولێر و دۆک و نازانم قەڵات زێوڕانیە لە شار و شارۆچکەکانی تر دەست بە پرۆژەی زۆر بچوک بکەن ئەمڕۆ هاوڕەیەک لە ڕزگاریەوە نامەی بۆ ناردم ئەمڕۆ بڵاوم کرد بە لە سەعات و نیوێ وچێتی ئێمە وانەی بیرکاری ئەوەینەوە سێ مامۆستا ڕێککەوتون لە ڕزگاری 1000 جار دەستیان خۆش بێ کارەکە بەم شێوە بەسیت و ساکارە دەست پێەکە بەرەو هەنگاوی گەورە هەنگاوە گەورەکەش بەدەست من و تۆ نییە بەدەست خودی خەڵکەکەیە چەند لەم ئەزمونە فێرە بێ چەند ئامادەی ئەم پرۆژەیە بۆ پێشەوە ببا بەبێ ئەوەی بڵێ حزبەکەی ئێمە و گروپەکەی ئێمە و وەکو هاوڕەکانی تریش ئاماژەیان پێکرد باس بکەن گرنگ ئەوەیە جەخت لەسەر کاری هەرەوەزیەکە بکرێت تا چه ئاستێ ئێمە بە شێوەی عەمەلی ئەم پرۆژەیە لە شوێنەکان جێبەجێکەین زۆر سپاس بۆ گوێگرت ئاوڕێگیان ببەخشن طبعا ڕەنگە بەشێکی تەسەوڕەکەی من پەیوەندی بەوە بێ من بە هیچ شێوەیە ئاگاداری کارەکانی هاوڕێ سەلام نیم یعنی کە قسەم لەسەر کرد هەر لە قسەکانی خۆی دوو سێ شتی کە باس کرد بە تایبەتی دروستکردنی خوێندنگایەک بەو جۆرە من هەر ئەوەندە ئەزانم ینی پێشتر شتێکم دەربارەی نەزانم هەندێ هاوڕێتر باسی ئەوەیان کرد کە زانیاری زیاتریان هەبوو کە حەسەن و ئەوان کە وێنەیان بینیوە کە
بەڵام من هیچم لەوە نەئەزانی بۆیە ڕەنگە ئەگەر ئەو ئینتیباعی لای من هەبووە شتێکی ئەرتیجالی بوو. بە هەر حاڵ بۆ ئەوەی واتێ نەگەن کە دژبەریەکە یاخۆ من چوزانم ئەوە ڕەفزی هەرەوەزیەکانەکەم تەنها پێم وا بوو کە ئێمە کە ئەگەر پێمان وایە پێویستە لە هەرەوەزیەکانە کۆ ببینەوە پێویستە تاکتیکی خۆمان هەبێ. ئاخر تۆ لە دنیاەکە کە ئەو هەموو دژایەتی ئەکرێ ئەو هەموو پلانە بەکارە هێندێ بۆ دژایەتی کردنت بۆ لە خشتە بردنت بۆ سەرکردنت باشە پلانی تۆ چییە؟ من ئەوە مۆدوتم حق ئەفزەلیەتی لە ناو هەرەوەزیەکانە ئەفزەلیەت بۆ ئەو کاروبارانە بێت کە بەخێر بۆ خەڵک ئەگەڕێتەوە بۆ خەڵک خۆی یاخود بە خێرێکی ڕاستە و خۆ بۆ خەڵک خۆی ئەگەڕێتەوە وەکو ئەوەی کە هاوڕێ حەسەنیش باسی کرد مەسەلەن خەڵکی گەڕەکە کۆبن ئێستا من ئەگەر لە گەڕەکەی خۆمانە بڵێم ئادەی برادەران وەرن با بەیەکەوە فڕنێکی سەمون دابنێن لە کۆڵانەکە بەڕاستی زۆربەی زۆریان ئامادەن چونکە پێیان وایە ئەم کارە کاری خۆیانە و ڕاستە و خۆ ئەتوانن سوودی لێوەربگرن و بە دڵنیاییشەوە کۆ ئەبنەوە بەڵام ئەگەر پێیان بڵێم وەرن با بە هەمومان محاویلێکی کارە با بکڕین ڕەنگە بەڕاستیان بە کاری خۆی نازانێ وا ڕاهاتوە هاوڕێ هەژێنی شوتی بە کولتور وا ڕاهاتووە کە ئەمە ئیشی ئەم نییە ئەمە ئیشی حکوومەتە. باشان ئەزیزان من کەوتم هەندێک شتەیە چێتەوە گیرفانی حکوومەت لە ڕووی اقتصادی و حکوومەت ڕەنگە حکوومەت یا خێزان بێ هەر ئینسانێکی ئاساییش بێت دەخلی هەیە و خەرجی هەیە یعنی بەدەستێک کۆی ئەکاتەوە بەدەستێک خەرجی ئەکاتەوە طبعا حکوومەت بەدەستێک کۆی ئەکات بەدەست کۆی ئەکاتەوە بەدەستێک خەرجی ئەکاتەوە. من ئەڵێم تۆ ئەتەوێت بەی لە کوێی سوڵتە لە کاتێکا کە تۆ ئەتەوێت لە خەرجی سوڵتە بدەیت یعنی من تۆ کاتێک کە دێیت ئەو عنسوڕانە لە سوڵتە زەوتەکەیتەوە خۆماڵی ئەەکەیتەوە کە عنسوری بەرهەمهێنانن لە ئەو عنسوڕانن کە پارە پەیدا ئەکەن تۆ ئەمە کە لە دەوڵەت ئەسەنیتەوە ئەمە کە لە ڕئسمالیەت ئەسەنیتەوە مەرجنیە دەوڵەت پێکاڵم ڕئسمالیەت بە مانافراوانە کە لەمەی ئەسەنیتەوە خۆماڵی ئەەکەی بە جۆرێک لە جۆرەکان لە داهاتی ئەوت داوە بەڵام تۆ کە دێم حاویلەیەکە کڕی بە سیوەرەقە بۆ گەڕەکەکە بەڕاستی لە مەسروفی ئەوت داوە بۆیە ئەوەی کە من ملاحەزەم لەسەری بوو تۆ ئەمە بکەیت. پاشان برادەران تکایە بە مەرج نییە لە هەرکوێ هەرەوەزی هەبوو ئیتر دنیا شانی شەریفە یعنی من هاوڕێ حەسەن جوودی باسی ئەوەی کردوتی ئەم هەرەوەزیانە داینەمۆی دروستبوونی خۆ بەڕێوەبەرین من نازانم یعنی لە 50 ساڵەمەوە پێش هەرەوەزیەکان زۆرتر بۆ خەڵک ژیانی خەڵک تقریبا سەر تاقە هەرەوەزی بوو و زۆر کەس لە سیستمێکی فیودالی شابوو یعنی خەڵک بە هەرەوەزی دوێنەیەکە خەڵک بە هەرەوەزی تۆوێ کرد بە هەرەوەزی ئەیکێڵا بە هەرەوەزی ئەکەکانی جێبەجێ کرد بەڵام لە دوایە هەمویان کۆ کردەوە هەر خۆیان یانبریان کردە دەستی ئاغاوە یعنی من ئەزانم پێم وایە نییە ئەسڵن حتا لەسەر ئەوەش من لای حەزم هەبوو دەسەڵاتی خەڵک خۆی دەسەڵاتی خۆی ژیانی خۆی بەدەبڕێەوە نە ئەگەر خەڵک خۆشی ژیانی خۆی بەدەبڕێەوە سەقەت من هەر دژیم بابەت ئەو زۆرە دەوڵەتە هیراشیانەی لە دنیا هەیە بە جۆرێک لە دۆرەکان من پێم وایە دەسەڵاتی خەڵکن ئەو پەرلەمانەی کە هەیە ئەو مەحمود بەرزانیەی کە هەیە خەڵک دەستی هەبووە لە دروستکردن و دەستی هەبووە لە بیناکردنی ئەم هەموو قۆلە و ئەم دنیای کە ئێساکێ خۆی دروستی کردووە. من ئەوەندە ئەڵێم دەسەڵاتی خەڵک ئەگەر دەسەڵاتێکی هیراشی بە هەر دژیم دەسەڵاتی خەڵک ئەگەر دەسەڵاتێکی فیودالی بە هەر دژیم یعنی بۆیە تکایە من ڕام لەسەر قسەکانی کاکسەلام و هەبا حەسەن جوودی هەیە دەستان خۆش و چەند تێبینیەکم هەبوو سەبارەت بە قسەکانە ئێمە لێرە دانیشتون لەگەڵ کاکشاخەوانە خەریکین قسە لەسەر ئەم گفتوگویانە بکەین. من چەند ورچوونێکی جیاوازم هەیە لەسەر ئەو مۆزوعە ئەی کاش هەروەکو هەبا حەسەن جوودیش ئێمەش ئاگادار باین لە پێشتر کە هاوڕێی سەلام لەگەڵ برادەرەکانی لە ناوچەی خانەقین و مەنتیقەی گەرمیان چیان کردووە و لە نزیکەوە ئاگادار باین. ئەوەی کە گرنگە تێبینی هەیە لەسەرەوە من پێم وایە و مۆزوعە لە چوارچەوەی سۆسیالیزم یا ئەنارکیزم یا چەپگەرایی ئەو مۆدل نەبێت وەکو باوەڕێک بێت هەروەکو ئەم فەرهەنگەی کە باسەکرێت
نەک لە بەرەوەی کە مەسەلەیەکی ئایدۆلۆژیە و لە بەرامبەر هێزی لیبرالیزمە ئەم هێزیتر لەولای ئەوەی دەکات واتە ئەم بەرەنگاریە نەبێت بەڵکو مەسەلەیەک بێت کە پەیوەندی بە پێویستی ناوچەکە بێت پێویستی ناوچەی خانەکەین لە فلان گوندە قوتابخانەیە پێویستی ناوچەی تر لە گوندێکی سلێمانی مەسەلەی کارگەیەکی کە خەریکە گوندەکان وێرانەکان مەسەلەی تەندروستی دروست کردووە واتە پێویستی ناوچەکە باوەڕی خەڵکەکە ئەمە دەخوازێت لەبەرەوە پێویستەوە بکرێت دووەمەن مەسەلەی بەشداری هێزەکانی ترە چەند جارێک قسەمان لەسەرەوە کرد کە گوایە دەسەڵاتێکی فراوان هەیە ئاسایشی ڕێخستووە ئاسایشی حیزب ڕێخستووە لەولاوە دەستگای جاسووسی هەیە اینجا بەتابەت لەو ناوچەیە هەستیارەیە کە خانەقینە جاروبار ئەتوانین بە بیانووی هێزی ئاینی شیعەگەری وەکو کەرکوب جوڵانەوە بکەن بجوڵێن بێن و بچن کە توانیویانەوە ساز بکەن پێم وابێ نمونەیەکی زۆر باشە و پێم وابێ ئەو باسە لە باشووری کوردستانە ئێمە تەنیانین ئەوەی کە دەپرسن کە شوێنی شوێیەکان لەکوێیە شوێنی چەپەکان لەکوێیە شوێنی نارکسەکان لەکوێیە سوسیالیستەکان لەکوێنە من ئەمەوێ بڵێم هەر لەو نەک زۆر دوو لەو ناوچەی ئێمەیە مۆدیلی خۆبارەوەبەری ئەم مەسەلەی هەرەوە زیانە دروست کراوە بۆ نمونە من نزیکترم لە ئەو ناوچەی کە پێڵێن هەرێمەکانی پاراستنی میدیا و براد جەماعەتی پەکەکەی لەیە من پێم وابێ ئێمە تەنیانین چەند نمونەیەکی زۆر باش بە زمونێکی زیاتر لە 30 ساڵ 35 ساڵە لەبەردەستە اینجا بەتابەت لە باشووری کوردستانیشە هێزێکی ناڕازی هەیە و نزیکن لە ئەم بۆچوونانەیە دەنگی گەلە ڕای گەلە بەرەی گەلە یان هەر شتێکترە و بوێرانە هاتونکە پێش خۆپشاندانەکەن ناڕازینە ئەکرێت لەگەڵ ئەو مۆدیلانە ئێمە بانگەوازیان لێ بکەین ئەم چالاکی خەریکە دەکرێت ئەم جنینە خەریکە سەر دەردێنێت ئەم کونچەیە خەریکە شکۆفا بێت ئێوە ڕاتان چێ لەسەر بەشداریەوە من پێم خۆشە لە نزیکەوە هەڤاڵ حەسەن زۆر باش گوێی لەم قسانە بێت و پێم وایە ڕێخستنەکانی وانە ئەتوانێت زۆر باش فریای ئەم مۆدیلانە بکەوێت ئەتوانێت گەنجانی وڵات پارێز ئەتوانێت هەڵبەت بۆ مۆدیلەی کە لەسەری ڕێکەکەوێت چونکە مەسەلەی سوسیالیزمی پەکەکە یەکێکە لەو شانەی کە لە باشوورە بەڕاستی کێشەی هەیە تا ئێستا تۆ لە هەر هەمان بۆچوون هەر هەمان ئایدۆلۆژیا ئەتوانێت لە باکووری کوردستان سەدان هەرەوەزی دروستکردن دوما هەر ئەو مەسەلەی پلاماردانی باکووری کوردستان جگە لەوەی کە بربەستێک دروستکە بۆ ڕۆژاوای کوردستان مەسەلەیەکە بۆ تێکدانی ئەم هەرەوەزیانەی کە خەڵکی باکووری کوردستان دروستی کردبوو ئەوان توانیویان لە باکووری کوردستانەوە دروست بکەن ئەوان توانیویانە لە ڕۆژاوای کوردستانە کۆمەڵێک مۆدیلی زۆر باش دروستکەن بەڵام لە باشووری کوردستان هەتا ناتوانیوە مۆدیلە دروستکەن مۆدیلی پەجەرەکە شکست دەخوا مۆدیلی تەفگەر کە ماوەیەک پێش دووبارە کۆنگرەی بەستەوە بە هەمان ڕوو دێتەوە ناوە ئەگەر من پێم وایە ئەم هێزەی کە ئەم دیدەی کە خەریکە دروستە بێت مۆدیلی خۆبەڕێوەبەری بێت مۆدیلی هەرەوەزی بێت یا شتێک تەفاهومێک لە نێوان ئەم هێزانەیە دروست بێت نە کاکسەلام و نە ئێمە و نە هاوڕێ شاخەوان و نە جەماعەتی فەڕەنسا و نە جەماعەتی بەریتانیا و نەی لەندەن هیچیان تەنیانینە ئێمە کۆمەڵێک خەڵکین کە پێویستمان بۆ و تەفاهومە یەکتر تێبگەین و قسەکەی هاوڕێ حەسەن جوودی تێر وەختی قسەکردن تەواو بێ وەختی ئیشکردنە دووبارە داوای لێبوڕ نەکەم بە پاڵتاکی هاوڕێ شاخەوان بەشداریم کرد بوایە بە پاڵتاکی خۆم بەشداریم کردووە بەڵام ئیتر شتێکی وان نەگونجا دووبارە سپاس و ڕێزسڵاوم بۆ هەمووان سپاس کاکە مای کازار زۆر باشە بەرحاڵ هاوڕێیان من نامەوێت زۆر درێژ قسە بکەم من لە کۆمەڵێک لە قسەکانی هەموو ئەو هاوڕێیانی بەزار بوون بە هاوڕێ ڕوژیار و هاوڕێ سەلام خۆی و هاوڕێ کامۆش ئەمەوێ بگەمە نەتیجەیەک لە قسەکانم کە پێم وایە ئێمە وەیاخود من ئاوا کۆمەڵە هەرەوەزیەکان دەبینم کە هێزێکی بەکردەوەی کارکردووە بۆ
دەستبردن بۆ یەکگرتووکردنی خەڵک و جێڕانەوەی ئیرادە بۆ خەڵک. ئەم هێزە ئەبێ بە تەواوەتی دوور بێت لە هەر سکتاریزمێکی ئایدۆلۆژی سیاسی حیزبی و تەواوی بجوتنەوەی چەپ و کۆمۆنیستی و هەموو ئەو تاکانی کە بڕوایان بە کۆمەلگایەکی سۆسیالیستی و کۆمۆنیستی هەیە لە پای عەمەلیە دەستبەرن بۆ ئەم جۆرە لە کارانە. من تەنیا یەک دوو نمونەی زۆر بەسیط دەهێنمەوە کە ڕەخنەی خۆمە تەجربەی تاڵی خۆمە لەسەر سکتاریزمێکە لە بەرەی چەپ و کۆمۆنیستیە هەبووە و یاخود لە سەرکوردگەری هێزە دەسەڵاتدارەکانە هەبووە. یەکێ لە نمونەکان ئەوەیە کە لە دەورانێکە من لەگەڵ ئەوەیە کە ئەندامە حیزبی کۆمۆنیستی کرێکاری بووم، بەڵام لە ڕێکخراوە جەماوەریەکانی شاری سلێمانیا کارم ئەکرد و زۆر جددی پێم خۆش بوو و پێم باش بوو و بەکردەوە لەنێو ئەو کارانە و کۆمەکی ئەو کارانەمە کرد کە بە عەمەلی لە خەڵکەوە نزیکن. تەجربەی ئێمە لە نمونەکانە دابەشکردنی ئاد بوو بۆ خەڵکی نەبوونەداری. ئەو سەردەمەی ساڵانی 1994 لەو هەموو فەقر و فەلاکەتەی کوردستانە ئازمان تەوزیع کرد. کاتێکە ئێمە بەکردەوە بە حیزبی و غەیرە حیزبیەکانەوە لەنێو ڕێکخراوە جەماوەریەکانە خەریکی ئەم کارە بووین، بە بەڵگەوە لەلام بوو کە بەشێ لە ئەندامانی ئەو حیزبەی وا من ئەندام بوومتیایە یانوتی جا لە پای ئەم کارە خێرخوازی هیلال ئەحمەریە چەند ئەیجێریدان بۆ حیزب کردووە. ئەمە گەورەترین زەربە بوو لە ناخی مەشکی کاروکردەوەی سیاسی حیزبی منە. ئەگەر قەرار بێ ئایدۆلۆجی گەرایی سکتاریزمی حیزبی و ڕێکخراوەی لەنێو کۆمەڵە هەرەوەزیەکانە بەم ئاکارەیە بڕوا بەدوتنەوەی چەپ و کۆمۆنیستی هیچ بە هیچ ناکات. بۆیە یەکێ لە خاڵە گرنگەکانی من ئەوەیە ئێمە دەبێت تەواوی ئەو کارانە ئێمە تەواوی ئەو کارە هەرەوەزیانە بە ئاکارێکە هەدەفمان بێ کە فعلەن ئێمە بتوانین کۆمەڵە هەرەوەزیەکان ببێتە بنەمایەک بۆ دامەزانینی کۆمەلگایەکی کۆمۆنیستی لە داهاتووە. لەوانەیە هەروەک کارسەلام خۆشی ئیشارێ پێە ئەمە قەترەیەک لە دەریایەکی خەباتێکی درێژخایەنی ئەتوانم بڵم دەیاها ساڵ و سەدان ساڵە، بەڵام ئێمە دوێگیری نین لەسەر ئەم کارانە. ئەمە خاڵێکی ترەوەیە مزنتون ناکرێت بڕوامان بەوە بێت کە ئەم کارانی ئەکرێ ئەوەی لە ڕۆژاوا ڕۆدا ئەوەی لە پێڵە ڕۆژاوا من حەز ناکەم موشەی ڕۆژاواش بەکاربێنم لە سووریا ڕوئەدا لە تورکیا ڕوئەدا لە هەر شوێنێکی ترا ڕوئەدا بە ناوی خۆبەڕێوەبەرێتی بە ناوی خۆجێتی ئەم دەسەڵاتی حیزبێکی گەورەی لە پشتەوەیە بە ئاشکرا هێز و توانایەکی چەکدار بە قووەت بە هێز لە پشتی ئەم قەزیەوەیە. ئەگەر قەرار بێن ئەم کۆمەڵە هەرەوەزیانە لە ئاکامەکەیە بە هێز و دەسەڵاتێکی ئاوەها پتەون بە توانای خودی خەڵک بێ، من دڵنیام کە دنیای ئازاد و یەکسانی و کۆمۆنیزم بەم شێوازە دەبێت. بۆیە ناکرێت ئێمە سکتاریز بین بەو مانایی پێمان وابێ ئەوە تەنیا پەیەدە و پەکەکە و چونچە ئەتوانێ ئەو دەسەڵاتە خۆجێیەتە ببابەڕێەوە، یاخود بڵێن نەخێت ئەوە ئەناشرن کۆمەڵە هەرەوەزیەکان ئەتوانن تەنیا ئەو دەسەڵاتە بەدی بێنن. نەخێت بە بڕوای من ئەبێ خودی ئەو هەرەوەزیانە ببێتە بنەمای کارێ کە بجوتنەوەیەکی ئاوەها بباتە ئەنجام کە ئاکامەکەی بەدەستهێنان و بەدیهێنانی دنیای ئازاد و یەکسان و کۆمۆنیزم بێ. کۆمۆنیزم بەو مانایی نا کە تەنیا حیزب بێگەتوانێ و کۆمۆنیزمە بەدی بێنێ، پەکەکە ئەتوانێ، پەیەدە ئەتوانێ، حیزب کۆمۆنیستی کرێکاری ئەتوانێ، حیزبی شوێ عێراق ئەتوانێ. نەخێر بەو مانایی کە ئەگەر قرارە کادری عملی جدی، ئەگەر قرارە هەڵسوراوی عملی جدی، ئەگەر قرارە کەسێکی کۆمۆنیستی عملی جدی بتوانێت لە مەیدانە هەرەوەزیەکانە بە ئاکاری ئەم هەدەفە کار بکە، من
دەیان و هەزاران جار لە مێژووی کاری ڕۆژانەی عەمەلیم و لە پەیوەندی ژیانی ئیجتیماعیما دەست بۆ ئەو کارە ئەبەم و دەستخۆشی لەسەر ئەو کارە ئەکەم و بەکردەوە لە پشتی ئەو کارە ڕاوەستم. بۆیە هەردوو بارە سکتاریزمەکەی من تەواوەن دژیم و بە هیچ شێوەیە ئامادە نیم پێم وابێ کە تەنها لایەنێک تەنها جیهەتێک ئەتوانێت ئەم دەسەڵاتە بێنێتە دی. بۆیە ئەم هەرەوەزیانە بە بێشکست نابێت بەبێ تودوتیژی نابێ بەرامبەرمان بەبێ هەڕەشە و گوڕەشە و تیرۆرێت ڕوو نادات چونکە بۆ جوابی نەنووسووە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە بئیرادە نابێ ببین، ئێمە بێدەسەڵات نابێ ببین و گەورەترین خۆشحاڵی ئەوەیە کە ئەو ئینسانە تاکوتەرانەی نەوخانەقین ئەوانەی بەدەستی خۆیان مەکتەبەکەیان دروست کردووە، بەدەستی خۆیان جادەکەیان دروست کردووە، بەدەستی خۆیان خەستەخانەکەیان دروست کردووە، ئەوان هێزی ئەسڵی مەسەلەکەن و ئەتوانین تەواوی کارەکە بە ئەنجام بگەین و پێکەوە هوشیاری خۆیان بەرزکەنەوە بە ئەوەی زۆر باش ئاگادار بن لەو سکتاریزم لەو دەسەڵاتە حیزبیە لەو دەسەڵاتە ئایدۆلۆجی گەراییە سەرفە بێتوانایی کە تەنیا بە هێزی سەرکوت دەسەڵاتەکە بە قازانجی خۆی بشکێنێتەوە کە ئەمە بۆ بۆرجوازی زۆر ئاسانە. بۆیە ئەبێ ئاگامان ئیسلامگەراکان بێ کە ئەوان زۆر ئاسانە توانن چونکە پشتیوانیکی گەورەیان هەیە و خۆیان زۆر بە ئینسان دۆست و بە هیلال ئەحمەر و بە دڵسۆزی خوا و بە چێدا ئەنێ و لە پاڵیشە بە هەمان شێوە ئاگامان لە سکتاریزمی تەحەزوبی سیاسی و کۆمونیستی و چی بێ. بەڵام لەگەڵ ئەوشە من کاملن لەڕێی ئەم قسانەمەوە بەمانایە نامەوێت بگەم و لەوان لەم تێبگەم کە من دژی تەحەزوبی کۆمونیستی یا دژی تەحەزوبی چەپ و چەپگەرایی قسەکەم ئەم بەحسە ناهێنە ئێرەوە. قسەکەم تەنیا لەوەیە کە هەرچی یەکی تۆ لە باری عەمەلیەوە دەور و دەسەڵاتی ڕئیسی هاوڕێیەکی تر وەکی دەوری چەپ و کۆمونیستەکان لەکوێ دەور و دەسەڵاتی ڕئیسی کۆمەڵە هەرەوەزیەکان بە ئاکاری بەدیهێنانی دنیایەکی ئازاد و یەکسان دنیای کۆمونیستی بێت. دنیای کۆمونیستی بۆ مانایی کە لە هەر کەسێکەوە بە پێی توانای بۆ هەر کەسێ بە پێی پێویستی. دەستان خۆش. ئەگەر ڕاستی ئەمە شتێکی تایبەتیم نییە دێڵم، بەس ئەوەی کە هەمە دینم زۆر دەستخۆشی لە هەمووتانەکەم بە تایبەتی لە هاوڕە سەلام عەبدوڵڵا کە ئەو ڕۆڵەیە کە ئیدێنە لەو ناوچەیە بۆ مەبەستی هاندان و بەرقەرارکردنی هەرەوەزی کاری هەرەوەزی لەو ناوچەیەدا. ئەوی ڕاستی بە من ئەو تێبینێمێ کە کاری هەرەوەزی لە کوردستانە، نەک لە کوردستان بەتەنها بەڵکو لە عالەمە کاری هەرەوەزی تا ئەمڕۆ کارێکی زۆر دێهێز و جێگەی خۆی نەگرتو. چونکە ئەگەر ڕاستی بەسەر لای ئێمە لە کوردستان لە زۆر شوێنی تریش کولتوری هەرەوەزی نییە. ڕاستە کولتوری هاوکاری وجودی هەیە مەسەلا لە کوردستانە ڕێکی خۆی داوتێ، بەڵام کولتوری هەرەوەزی بێهێزە، یعنی بێهێزە لە ناو خەڵکە. خەڵک زیاتر هاوکاری خوا دەران هەرەوەزی خوان. لەبەرەوە کاری هەرەوەزی کارێکی هەروە ئاسان دێت. ئەوەی هاوڕە سەلامەوان ئەنجامێن هاوڕاستی جێگای تەقدیرە و کە پێویستە پشتگیری بکرێت و هەم بیرێ هەر خۆی لە خۆیە وەڵامێکی زۆر بەهێزی تموتیژە دژی بازاری ئازاد و کارتی تایبەت و دەسەڵاتی بۆرژوازی لە کوردستان، نەگەر لە کوردستان، لە عێراق، لە ناوچەکان، لە هەڵبژاردنی ناڕەت بەعام. ئەوە خۆی وەڵامێکە بۆ بۆرژوازێت کە خەڵک ئەیەوێت بڵێ بە بۆرژوازێت و بە بازاری ئازاد لە ئێوە باشتر و باشترین وازمان لێدەین و ئاسان لێدەین. ئەمە ملاحەزەیەکم. ملاحەزەی دووەم لە کاری هەرەوەزیە. خودی کاری هەرەوەزی خۆی بە بیر و باوەڕی من قەبرستانی فکری یا بۆچوونی بە کۆمەلیزمکردنی یا مارکسیزمکردنی هەرەوەزی یا ئەنارکیزمکردنی هەرەوەزیە. هەرەوەزی کارێکی خۆبەخۆیی جەماوەری زۆرجێرانی
تۆڵجێرانەی ڕادیکالە کە ئاسۆیەکی فراوانتانێ بۆ بە بەشەریت کە ئەم ئابوووریە کە ئەم زۆرە ئیسە ئەم ماهیەتە وجودی هەیە ضد بازاری ئازاد ضد نظامی ڕسمانی خۆی لە خۆیان قەبرستانی بە حیزبیکردنی یا بە مەسەبکردنی کاری هەرەوەزی کە بە مەسەبی کرد ئیتر بە ئەنارکیزمی یا بە کۆمونیزم کردنی بێت ئەوە خۆی لە خۆیان کوشتنی کاری هەرەوەزی ئەو نەو عەقڵێتانە قبوڵ ناکات لەبەر ئەوە باید بەڕێ من هاوڕێیانی ئێمە هاوران هەموو هەر کەسی لەلای خۆیوانە خۆی بە دوور بگرێ لەو جۆرە بیرکردنەوەی کە کاری هەرەوەزی لەبەر ئەوەی ئەو جۆری کاری هەرەوەزیە ئەنارکیانە نییە یا مارکسیانە نییە یا شتێکی تر نییە نازانم چی پێڵێن لەبەر ئەوە نوقسانە زۆر چاوەڕوات یارمەتیانی دەسەڵاتە جێبەجێکردنی کارەکانی دەسەڵاتە بەنیابەوە بووێت نەخێر ئەوە ئەخرێتە ئەخرێتی ئەوەیە کە ئەبێت کاری هەرەوەزی ئەو ئەخرێتە هەڵەیە کە کاری هەرەوەزی ئەبێ هەڵەنەناس نییە کاری هەرەوەزی کاری هەرەوەزی پڕە لە هەڵە پڕە لە کەوتن و پڕە لە هەڵتانەوە پڕە لە سەرکەوتنی لەبەر ئەوە ئێمە توگا کۆلتور نییە لە کوردستان نەیەترسی کامیاریەکانی بۆنی نەیەترسی ئەمەنە مارانگازشن بە کردار و بە عەقڵی حیزبی دەست بۆ هەرچێ بن وازانی سبێنەوێتەوە بە حیزبایەتێکە یا هەوڵێنە خۆمان لە خۆمانە هەوڵێوان بیکەینەوە بە حیزبایەتەکە بەلای مارکسیزمکردنی هەرەوەزەکە یا ئەنارکیزمکردنی هەرەوەزەکە ئەوە خەتەرێکی زۆر لەچکە خۆی هەرەوەزی یانی قەبرستانی ئەو زۆرە عەقڵە ئەوە هەورەسەلام وان بەڕاستی لە خاڵقی کە ئەو کارەیان کردن جێگای دەستخۆشی مەزدەنانێکی زۆر گەورەیە هەتا نازانم تەفاسیلی مۆزوعەکە چۆنە ئەو خۆیان باردی لێدان کە خۆیان ساحەتی ئەسڵی مەزەنەکە هاوکاریکردنی ئەو جۆرە ئەنگاوانە بەڕاستی هەڵوێستێکی سۆسیالیستی ڕادیکالانە ئەگەر یارمەتیان بیرێ پشتیان تێ نەکرێت ئەنجا مەسەلەی تریشە مەسەلەی ئەوەی ئایا ئەو تاقیکردنەوەی هەورەسەلام و ئەوان چۆن پەرە پێدی چۆن تەشەنە بچێنێ بۆ شوێنی تر لە ڕاستیە دیعایەکردن بۆیە و باسکردنی بڵاوکردنەوەی لەناو خەڵکە و لەناو ناوچەکانی ترە هەنگاوێکی گەورەی هەنگاوی یەکەمی گەورەیە بۆ ئەو کارە بکە لە مەنتیقەی خۆمانە شارەزەین کە شت دەمەدەم زۆرە بە کردار ئەتوانین زۆر شت بکەین کە ئەو تەجروبەیە بگەینی بە شوێنەکانی تر ئەوانە بەس نییە لە چوارچێوەی مرابعێکە لە ئەنتەرنێت لە فەیسبووکە باسی ئەو تەجروبەیە بکەین لە وڵێنەوە لەو ڕان زۆر کرداری تر هەیە کە لە ناحەیە هەلانەیە دەورە بینێ بۆ بڵاوکردنەوەی ئەو تەجروبەیە لەو بڕام خەڵکی ستنفراوانە بۆ وەرگرتنی ئەو تەجروبەیە چونکە شتی ئیجادی زۆر تیادی خۆی تیادی نەچنی ئیجادی خەڵک خۆی تیادی لەبەر ئەوە تەقەبولیەکە زۆر بە ئاسانی ئەو بە شێوەیەکی پشتیم لە حەزی من بوو لەبارەی قسەکان زۆر پێم خۆشە ئەم سڵباسانە لە بڕام زۆر شتی بردە پێشەوە زۆر شتی وازەح کرد و زۆر شتی بردە پێشەوە کە لەوە پێشلامان وازەح نەبووە تایبەتی لای بچکە دوورەپەرێزی شتێکی ناخۆشە بوو ئەو شتانەمان پێ ناگەت ئەمە شتێکی تریش بوو لە خۆبەڕێوەبەری ئەگەر خۆبەڕێوەبەری بەرهەمهێنانی سۆسیالیستی نەبێت
نبوني زور خبر ريوبري معناه يسميه أجر إنتاجي نبي خبر ريوبري إنتاجي كإنتاجي هو أوتوماتيكيا خود إنتاجي سوسياليستي خبر ريوبري أجر خبر ريوبري إنتاجي نبي أبيته بعد بيتك زاران وحي أنكم لو حجوانا بقول هل حاجة كان خويا خبر ريوبري بس خبر ريوبري السياسية إلى غير إنتاج سوسياليستي والنيك لبروزة وسوسياليستو حزباني وعربيته خبر ريوبري بطاقة ثانية يسمع ناجي نلا مطلقة نلا مطلقة خبر ريوبري كان معنى بياكا كإنتاج سوسياليستي أواني للرجاوائي نجتا أمره خبر ريوبري السياسي برأي منك خبر ريوبري إنتاج سوسياليستي لبرأو تاوريه كان سطفين الكسبين تيكا ونتياج تيكا ناكي بكل ناحي كان لبرفي وانا رجال ناكي شو كان لبرأو خبر ريوبري سياسي خبر ريوبري إنتاج بل هنالي سوسياليستيني دابش كبير سوسياليستيني سياسيين كانتوني مجموعة كترانا مجموعة كترانا بجرمو يمتنا كنوت توزيع كانوا حزب الكشتات هذا الكشتات هو شيء سياسي هو بناء ايه وقرقات انتاج يعني أبين اشتراكين خوي بسبيل خوي بشان ما برامبر بإنتاج سعيد كمني شام بإنتاج سوسياليستي بتوجد عرقي نابتلان يخون برامبر بتوجد مني شام نتائج إيجابي شيء بتسواني إنتاج لتو أول إنتاج خبر ريوبري هرو كخوي بسفين وخوي بجانبك كحمش هيا إراديك وقوتك أتواني السركي أتواني في باتك باتريك على دعاكو أخوي كوري بجانب أسديت باتو تنافسيك على معلوماتك كأمش وجودي هي أمش أتواني وجودي هذا نخيص بالإنتاج لك وقوة لمعملك إذا معملك ذكرك أنا معملك تهديلك إذا رأيت قادة دعوة ما يريد تثبيت كريم إنتاج لزاران بأسرب المريو توسيع لزاران بأسرب المريو زيان بأسرب لزاران أو أي سفيان المو برامبركان أول سوسياليزم أول شيء أما يخرج بدلاء النجحي والنجحي يعني مقصود خبر ريوبري بل هنغاني سوسياليستي زور مهمة هنا خبر ريوبري بطنيا بروتو قوتي إيش معناه إن أنا المطلق أنا المطلق حيث بعديك الروتو قوتي يجي أجر الإنتاج أجر إيجادي خلق بدس خويا ولا سفر راديكالي كتي لوادر من سرم بۆ شتێکی ترگرت بەڵام ئەوەی هاوڕێسەلام میشهاتە پێشەوە لەبەرەوە لەسەرەوەی هاوڕێسەلام کە باسی کرد دەربارەی ئەوەی کەوا لە ڕۆژاوا شتێکی سیاسی هەیە لە حەقیقەتا تا ڕادێک ڕاستی تیا هەیە شتێکی سیاسی هەیە بەڵام لەوە ناکە هاوڕێسەلام ئاگای لەوە هەبێت کە بە سەدا هەرەوەزیش هەیە لە پاڵەیە من زۆر بەباشی ئاگادارم لەوە ئەوەشی دوای ئەو هەواڵانە بکەوێت بیشێوێ من نتوانم چەندینکێکی بۆ بنێرم کە لەو هەرەوازیانە حتا کە بە ژمارەی ئەو کەسانەی کا بەشداری یەکەن تیانە و بە ژمارەی کیلۆمەتر و مەساحەی ئەوە و بە ژمارەی داهاتیان بەڵام لەگەڵەوەشا بەتەکید ئەو هەرەوەزیانەی ئەوێش کەم و کوڕی تایە هەم لە ڕووی بنیاننانی هەرەوەزەکانەوە هەم لە ڕووی شەرت و شروتی بەشداریکردنی ئەو کەسانە شۆکە لە هەرەوازەکان بەڵام بەڕای من ئەوەی کە لە ڕۆژاوا ئەکرێ هەنگاوێکی گەورەیە ئەوانیش وەکو ئێمە مەشاکلی نەکرد وەکو ئێمە مەشاکلی زۆر گەورەتریان هەیە لە ئێمە لەبەرە لە کاتێکا کەوا هەنێ شت بڵین لەسەر ئەوان
بە حقیقت حەقا ڕەتی کردنەوە بەو واقعەی کە گەماڕۆی ئەوانیدا و کە چ وەزعێکی بۆ دروستکردن و کە دەرفەت و توانای ئەوانی بە تەواوی محدود کردووە. ئەمە سەبارەت بەو مەسلەتەوە ئەمە انتقادێک نیە لەسەر قسەکانی هاوڕێ سەلام تەنها ڕوونکردنەوەیەکە بۆ ئێوە هاوڕێن دەربارەی هەرەوەزەکانی ڕۆژئاوا. دووهەمیان لە ڕاستیە من ئەمەیە بگەڕێمە سەر ئەو دوو سێ شتێک کە پێشتر قسەم لەسەر کرد، بەڵام تۆزێت چڕی ئەەکەمەوە کە هەردووکیانەکەم بە یەک شت. یەکەمیان بڵاوبوونەوە و تەشەنەکردنی هەرەوەزەکانی خانەقین، هەروەها لە ڕێگای یارمەتیدان و دەستگرۆی کردنەوە. بەڕێی من تەشەنەکردنی هەرەوەزەکان شتێکی گرنگە، چکە تەنها ئەوەیە کەوا لە مەجای دێیەک گوندێک ناوچەیەک دەری ئەیترازیێنێ و ئەیخاتە شوێنێکی ترۆ. بەڕێی من تەشەنەکردنەکە هەر لەسەر ئەوە نییە کە وەکو شتێکی عملی بکرێ، بەڵکو بۆ ئەوەی کەوا ئەو مەشروعە ئەو پرۆژەیە بەرەو پێش بڕات کە ویست بەوە هەیە. وەکو هاوڕێ سەلام خۆی کە قسەی کرد بیری ئەو شتێکی زۆر جوانێت کە وتی ئیشکردنی ئەم هەرەوەزیانە ئەوەیە کە بەڕاستی تاک پێ ئەگەێنێ. منی ژوات تێ ئەگەم کە ئەو قسەی ئەو زۆر ڕاستە، مەسەلەکە تاک پێگەیانن زۆر گرنگە لێرا. لەبەر ئەوە بەڕێی من یعنی حەملەیەکی تەسقیفی مهمە بەوەی کە ئەو خەڵکی کە دەست ئەکەن بەوە یعنی وەکو شتێکی پێداویستی ئیجتیماعی هەر نەیکەن، بەڵکو وەکو شتێکیش کەوا بڵێن لە هینی ئەوانە، یعنی کە ئەوە سروشتێکی تەبیعیانەی خەڵکیە کە ئەبێ بەردەوام شتەکانی خۆی بیکا و قرارەتەکانیش بۆ خۆی بیدا. لەبەر ئەوە یعنی مەبەستم ئەوەیە کە ئەگەر بیخەمە یەک ڕستەیەک و ئەڵێم ئەو مەسەلەیە لە مەسەلەیەکی عەمەلی دەرچێ، بەڵکو بیش بێتە مەسەلەیەکی ئایدیایی، یعنی لە لای خەڵکەکە بێتە ئایدیایە کە مەسەلەی هەرەوەزی شتێکە کە کارێکی سروشتیانەی مرۆڤە. هەرەوەزی پێش وەکو هاوڕێ سەلام وتی ئابووری لیبرال بووە، هەروەها هاوڕێ حەسەنیش پەنجەی بۆ ئەو مەسەلەی ڕاکێشا. لەبەر ئەوە یعنی مەسەلەی هەرەوەزیەکان کارێکی گرنگە، یعنی کە خەڵکی باوەڕی پێ هەبێ، متمانەی بەوە هەبێت، چکە متمانەبوون بە هەرەوەزیەکان متمانەبوونە بە خۆیە، متمانەبوونە بە بەڕێوەبەراتی بە خۆ بەڕێوەبەرێتیە، متمانەبوونە بەوەی کەوا ئینسان ئەتوانێت بە بێت دەسەڵاتی حزب بێت، دەسەڵاتی دەوڵەت بێت، دەسەڵاتی عەشائیر بێت، دەسەڵاتی عائیلە بێت، توانێت شتەکانی خۆی جێبەجێ بکات. لە ڕووی ئەو تەشەنەکردنەوە هەر جارێکی تر پەنجە بۆ ئەوە ڕاکێشمەوە کە زەرورە یعنی ئەو مەسەلەی تەشەنەکردنە بچێتە مەجالی کشتیاریوە، بچێتە مەجالی پرۆژەکانی ترۆ. ئەنجا لە مەجالی کشتیاریە ئەو مەسەلەی هەرەوەزیە باشتر دەرئەکەوێ و ناشبێ یعنی مەسەلەکە هەر لەوە بوەسێ، بەڵکو ئەبێ هەرەوەزیانی دابشکردنی ژەدا بزانێت دوو هاوڕێک هینان بەوە کرد وابزان هاوڕێستار بوو کە باسی لەوە کرد کە ئەبێ کەس بە پێی توانای خۆی، یعنی ئەوە ئەتوانرێ لە مەجالی کشتیاریە مەسەلەن کشتوکاوکردنە هەرەوەزیەکە زۆر باشتر ببیندێ. یەکەم هەموو کەس بە پێی توانای خۆی کاری پێیاکە، دوای ئەوەش هەموو کەس بە پێی توانای بە پێی پێویستی خۆی بێ هەڵەگرێ و ئەوشی زیا ئەدرێ بە شتێک بە کەرەسەیەک بە پێداویستێکی کۆمینیتەکەی ئەوێ کە لابەلا کرێتەوە. ئەمە لەبارەی تەشەنەکردنەکانەوە ئەوە دووهەمیشیان تەمان وەکو وتم یعنی یارمەتیدانە کە ئەم تەشەنەکردنە بە یارمەتیدان و بەبێ دەستگرۆیکردنی ئێمەمانان نابێت. بەڵام هەمیشە دەستگرۆیکردنی ئەمەمانان خەڵکان لە دەرەوەی خودی کەسانی هەرەوەزەکان کە ئەیکەن لە لای من بە دەرەجەی دووهەمیە. هینی یەکەم ئەوەیە کە ئەو خەڵکە خۆی کە کارەکە ئەیکا، یعنی مەسەلەی هەرەوەزیەکە وەکو هەمومان ئەیزانی و هەندێک برادریش پەنجیان بۆ ڕاکێشە 6-7 ساڵێک لەمە پێش کە مەسا من خۆم لە دێیەکە ژیاوم کە شتەکان کراوە کەس نەهاتووە پارەکۆ کاتەوە، هەمووی هاتووە هێزی دەستی بەکارهێناوە، هێزی بازووی بەکارهێناوەکردنەوە. لەبەرەوە یعنی زەرورە خەڵکەکە پێش هەموو شتێک بە هێزی بازووی خۆی دەستێکە. ئەنجا هەنێ شتێنە کە ڕسایە کە ئەوانە ناکرێ بە هێزی بازوو بەدەست بێنێ، ئەو کاتە پێویستی بە پارەکۆکردنەوە بۆوانە هەیە. و من متأکیدم کە هاوڕێ سەلام ئەوانە ئەزانێت و ئەو برادرانش کە بەشداری ئەوان کردو خۆیان جۆری کارکردنەکانی خۆیان باشتر ئەزانن، بەڵام هاوکات یارمەتیدانی دەرەوەی خۆیان شتێکی زەرورە. بەڵام ئەوەی کە مهمە ببێتە ئایدیایەک و خەڵکی خۆی بەشداری بکات و دوای ئەوەی کە ئەمە ئەگەر مەسەلەکە بەرەو سەرکەوتن ڕۆژ و بەتەکیدیش تا ڕادەیەگەر سەر ئەکەوێت بڵێم چی سەرنەکەوتنەکەشی ئەکەوێتەوە سەر زۆعفی خەڵکی و زۆعفی ئێمەی کۆمۆنیست و چەپ و ئەنارکست و ئەوانە کە وەکو هاوڕێ حەسەنیش باسی کرد،
ئێمە لە چی کەنارێکان لەکوین ئایا ئێمە توانین وەکو ئاڕژێن وتی ببینە بەشێک لەوە نەک ئەوەی کە ئەو هەرەوە زێدێتە بەشێک لە ئێمە ببینە بەشێک لەوە چەپەکان بێنە بەشێک لەوە کۆمۆنیستەکان بنە بەشێک لەوە سۆسیالیستەکان بنە بەشێک لەوە ئەوە بەتەکید یعنی من دڵنیام لەوەی کەوا بەرەو پێشەوە ێبا سەرکەوتن بەدەستهێنێ و ئەگەر ڕۆژ لە ڕۆژانیش ئەو سەرکەوتنە نەمێنێ وەکو ئەستێرەیەکی گەش ئەمێنێتەوە خەڵکی ئەتوانێت دەرسی لێوەگرێ و پەنجەی بۆ ڕاکێشێ وەکو چۆن ئێستا ئەو شتانێک کە بووە لە شوێنەکانی ئەرجەنتین ڕێژین باسی کرد هەیە زۆر سوپاس هاوڕێیان دەستان خۆ باسە حساسەتێکی زۆری هەیە خەریکە شتێک لە شوێنێکەوە هەڵەدا و ئەمەش گفتوگویەکی بان میلیمان لە چەند وڵاتێکەوە دەست پێ کردو بۆی کە پشتیوانی خۆمان دەربڕین یا ڕەخنەیکەین یان پێشنیاری تازە بکەینە سەرێ مەسەلەی کە قوتابخانە دروست دەکرێت دوای قوتابخانەکە چی ئایا چ گرنگتێک هەیە قوتابخانەی کە دروست کراوە جارێکتر هێزی بەڕێوەبەر و هێزی مامۆستا و چەسانەی قوتابی تێدا نیە ئایا ئەو مامۆستایە دیسان دووبارە بێباکانە پلاماری ئەم فێرخوازە نەداتەوە لەسەر سیستمێکی خێزانی باوکسالاری دووبارە گەورەی ناکاتەوە ئەم قوتابخانەیە دەدرێتە چێ ئەدرێتەوە دەسەڵات ئەدرێتەوە وەزارەتی پەروەردەکە کابراایەکی حزبی بەڕێوەی دەبات یان مێتۆدێکی تری هەیە یاریەک هەیە هەر بۆ مەسەلەی پشتیوانیکردن لە یەکتر بەڕاستی من لە گفتوگویەکە پێم وابێت خەتای منە کە تۆزێ بە ناڕوونی قسەم کرد ئەگەر من نامەوێت هەژمونی پەکەکەیان هەژمونی ڕۆژاوە بەسەر هیچ ناوچەیەکی خۆجێیی بە تایبەتمەندی جیاواز بە زمانی جیاواز بە کولتور و پێکاتە و دینی جیاوازدا بچەسپێنم من تەنیا قسە لەسەرەوە کرد کە ئەزمونێکی سەرکەوتویان هەیە ئەزانی ئاسان نییە لە بنارێکی قەندیلە لە بناری قەندیلە لە شوێنێکی ترا کە خەڵک پێداگیری ئاینی هەیە پێداگیری حەشاری هەیە بەڵام تۆ بێی شارەوانیەک دروستکەیت و گوندەکان ڕێکخەیت و کارەبای بۆ بکەیت وڵاتی ئەکەیت و خەڵکە لەو ئاسوودەیە بژیت ئەمە تەنیا وەکو تەجربەیە کە باس دەکرێت کە ئێمە هەموو لێ ئاگادار بین بۆ مەسەلەی ڕۆژاوەشەوەیە لە پشت ئەم حیزبە زلەی کە دروستکراوە بەڕاستی تەنیا حیزبێکی زلیان مەسەلەیەکی چەکداری گەورە نییە من ئاگادارم کە هەر ئەو هاوی نەبوو کە خودی هاوڕێزایی لەگەڵ برادێرێکە و لە فڕەنسەوات بوو بۆ زانیاری زیاتر نەک مەسەلەوەنیەکە ئەمە وەکو بەشێک لە ناوەکەیە بەڵکو زۆرترین ئینتقاد و ڕخنە و نەقدکە ئێمە بەرامبەر بە ڕۆژاوامان کردوتما بێ بەرەی ئێمەکە وتمانە ئەوایان ئەوانیە بەڵام دیسان ئێستاش مادەم هۆشیاریەکەمان بایەوە دەستدات لە پاڵتاک لەسەر مەسەلەیەکی وا حساس قسە بکەین یان قسە لەسەر سۆسیالیزم بکەین ئەزانین کە گەورەترین هێزی سۆسیالیزمی ناوچەکە هەر ئەو برادرانن کە ئەزمونێکیان دوای چەندین ساڵ زیندوو کردێتەوە من پێم وابێتەوەی پەیوەندی بە هێزی شوعیگەری و کۆمۆنیزم و پارتی کرێکاری هەبێت لە باشووری کوردستانە هەمووی وەکو زەرەر و زیان بەسەر ئێمەدا شکاوەتەوە مەگەر کادری باڵای حیزبی شوعی وەزیر ڕۆشنبیری نەبوو چ پرسیارێکی لەکەین ئێستا مەگەر کادری باڵای حیزبی شوعی هەمومانی بە 1 میلیارد دلار نەفرۆش بە لەناو پەرلەمانە بۆ مانەوەی خەڵک لە شوێنی ترا یان کۆمەڵە پشتی ترا ئەم ئەزمونەی کە هەیە وەکو پشتیوانی وەکو هاودەنگی وەکو بانگەوازی وەکو هاوکاری ئەگەی نەوەکو سەلماندنی کۆمەڵە شتی تر اینجا مەسەلەی ئەوەی کە قسە لەسەرەوە کراوە ڕۆژئاوا مەسەلەی ملیتاریزم هاتووەتە پێشێ مەسەلەی هەسکەرتاری هاتووە پێشێ گرنگی چییە کامتان ئەتوانن گرنگی ئەوە بدەن بە ئێمە کە سپەینێ ئێمە بۆ کاتێک کە بمانێت ئەم چەکەرە لە خانەکەین بپارێزین ناچار نەبین پشتیوانی لە یەکتر بکەین ناچار نەبین لە بەرامبەر تیرۆری خەڵکانی ترا هێزێکی خۆپارێزی خۆمان هەبێت لەچێ خۆمە ناتوانین هەر دانیشین و لێمان کوژن و لێمان بفڕێن و سەرشتێنمان و لە ناو زیندانەکانە بەرزین من پێم وایە ئەم تەجربەی ڕۆژئاوا لەو بابەتەوە ئەتوانێت سوودی بۆ ئێمە هەبێت کە پێکهێنانی یەکینەی جیاواز ئەم دەنگانە لە دەرەوە لە ناوە زۆر گرنگە هەر ئەو پێویستێ وا دەکات هەر ئەو پێویستێ وا دەکات وە بڵێم کە بەرهەمەکەی چیە بێت یاری تۆپەکەەوە بوو کە ماوەیەک لەوە پێش من بەشداری شوێنێک بووم یاری تۆپێکمان کرد
تۆپەکە ئەوە بوو کە بازنەیەکمان دروست کرد نزیک بە 30 کەس بووین ئەبووە هەر کەسێک تۆپەکە بدا بەو کەسێک کە حەزی لێیە کاتێک ئێمە تۆپەکەمانەدا دەست بەرامبەرەکەمان کارمان بۆ نەبوو تێبینی کات بکەین یا استراتیژێکمان هەبێت یا پلانێک جێبەجێکەین بەڵکو هەمومان ئامانجمانەوە بوو تۆپەکە بدەینە هاوڕێیەکەی خۆمانە دوای کە یاریەکە تەواو بوو تێبینیمان کرد کە یاریەکە لەسەر کاتە لەسەر ئەوەیە شتێکی نوێ دادەهێنین اینجا گرفتمان بۆ دروست بوو لەبەرەوەی کە ئێمە حەزێکی شەخسیمان هەبوو لەوەی کە من ئەنارکیستم تۆ ئەنارکیستنی من کۆمۆنیستم تۆنی من پەکەکەم تۆنی ئەم مێتۆدە هەموو کارێکی زۆر ئاسانی بۆ ئێمە زۆر سەخت کرد بوو لاوەتێکدا ئێمە هەمان زۆر بە ئاسانی لەو تەنیش ئەو برادەرەی کە نەمان دەناسی بەڵام قەوارەیەکی جیاوازە بەڵام تێگەیشتنێکی جیاوازە بەڵام ڕێگەزێکی جیاوازە زۆر ئاسان ئەمانتوانی تۆپەکە دەستا و دەست بکەین هەم مێتۆدێکی نوێمان بەکارهێنا بوو هەمیش ئەمانتوانی کاتێکی زۆرمان بۆ گەڕێتەوە دەست خۆش دووبارە مایک ئازادە قسەکانی من تەواو بوو بەلای کابی بە بەلای خۆیاوی کێشە یاوەکو ڕخنەیەکی تەنا بەرامبەر بگرێت هیچ شتێک نییە بە دڵنیاییەوە لە باکوور لە ڕۆژاوا کۆمەڵی هەرەوەزی زۆر کۆمەڵێک گروی هاریکاریکردن و گروپی خۆشیی زۆر زۆر باش هەن ڕاستە ڕۆڵی هاوڕێیانی پکەکە لە پشتی هەیە لە دەوری هەیە لەوانەیە ئەگەر بەو شێوەیە کە ئێمە لە دەرەوە ببینین و بە سنترال و بەینی بزانین بەزیانی بشێتەوە بەڵام بەدڵنیاییەوە چالاکی هەرە پێشەوەی ئەندامەکانی پەکەکەنتیایە بەڵام ئەوەژنی هەر هەمویان پەکەکە بن خەڵکانێکی تریتیا هەیە بزوتنەوەیە کە ئومێد بەخشە و هەر ئەو بزوتنەوەی وزەی ئەو بزوتنەوەش بوون پێم وابێ کۆماری بەلەمێنە ئەوە ڕاستیەکە بە نەچین بەلای ئەوە چونکە ئەمڕۆ قسەمان تەنها لەسەر هەرەوەزیەکانە هەرەوەزیەکانیش چۆن ئەتوانین بەبێ ئەو نمونێشکە هاوڕێ این باسی کرد هاوڕێ فەرزاد باسی کرد زۆر زۆر دروستە لەبارەی ئەو یاریتەوە کابرایەکە دەروناس دەمشکارێکی بنەڕەت تورکە لە ئەمریکا بە ناوی مزەفەر نمونەیەکی زۆر زۆر جوانی هەیە کە کۆمەڵی خەڵکە با بۆ کەمپینێک و بۆ سەیرانێک و کە سەرتا بە کۆمەڵی میتۆدی سیستەمەکە فێری ڕکەبەریان ئەکەن دوایی لە ناچاری ژیان و پاراستن وینە ئەگەنەوە سخاڵی ئەوەی کە ئەو میتۆدە بەنەگەنە بەر میتۆدی هاریکاری و هەڵشتی بگەنە بەر یعنی ئەمانە هەیە هەم وەکو برمشیکاری و تیۆری سەرنەراون هەر وەکو کدەوەش و وابزانم ئێمە لە کۆمەڵگایەکی کۆلەکتیڤە دێین بەڵام دووشت هەیە ئەو هاوڕێنە پرسیاریان کرد ئێمە کۆمەڵگایەکی هەرەوەزی بووە بەڵام هەرەوەزی هەر وەکو یاسا سروشتەکەی ژیان هاتووە نەک ئامانجدارانە بمانەوێت سیستەمێکی پێبڕوخێنی بەرەنگاری سیستەمێک چووە وەکو ئێستا نەبووە ئێمە ئاوا سیستەمەکە ئێستا هاوڕێ سەلەم زیاتر لە ئێمە ئەزانێت کە ها فلانە کۆمپانی لە فلانە شوێن لە ئەوبەر کە ئەکاتە ئەوبەر یا شارزووری ئەوبەر هینی کردووە بیرەنەوتی لێداوە ئێمە ئەم بیرەنەوتە کۆمەڵێشت لەگەڵ خۆیانێ لادێ ئەخاتە بارکردنەوە لادێ زەویەکان ئەخاتە خەتەرەوە دوایی ئەوە ژیان و مەسەلەی سەرەتان دروستەکە کۆمەڵی شتی تر دروستەکە هەنی ئەو زیاتر لە ئێمە لەوانەیە هەستی پێ لەبەرەوە من پێم وایە ئێمە لەسەر کوڕێکی هەرەوەزیەکە بوەسین ئەمە یەک و دووش هاوڕێ فەرزاد من هەستم قسەم نەکرد لەو بارەوە کە ڕاستەکە پرسیارێکی زۆر جوانە ئەی دوای بیناکردنی فێرگەکە چۆن ئەتوانین لەوانەوتنەوە لە پەروەردەی مناڵەکانە بەرەنگاری سیستەمەکە بکەین ئایا هەر ئەوەیە کە مەکتەبەکە هی خەڵک بێت و خەڵک بچێتە مەکتەب یا پلانێکی تر هەیە ئەمەش خۆی پرسێکە وازانم ئەو هاوڕێیانە هاوڕێ فەرزاد ئەوان خوان ئەزمونێکی زۆر باش و سەرکەوتویان هەیە هەرچەنە پرۆژێکی تایبەتە ئەتوانن لەگەڵ هاوڕێ سەلامەوانە لە پەیوەندیا بن و ئەزمونەکانیان بگۆڕنەوە پێم وابێ ئەوەش نمونەیەکی سەرکەوتووە لە کوردستانە ئەو پرۆژەی لای ناوچێڕانیە لە بواری فێرگەیە کە لە شێوازێکی تر و سیستەمێکی تری پەروەردە و وانەوتنەوەی هەیە ئەمە هەیە جا هاوڕێیان درێژە بە قسەکانتان بدەن هاوڕێ حەسەن دەستی هەڵگرتووە دوای هاوڕێ سەلامیش سلااوڕێز خەبەرکە بابەتەکان گرنگن بۆ خۆی گفتوگۆکە زیاتر سەبارەت بە گفتوگۆکانی سەبارەت بەو پرۆژۆی و پرۆسەیەکە کاک سەلاموان لە خانەخین دەست پێ کرد بەڵام دیارە پەری هاویش بۆ هەندێک مەسەلەی دیکە بەڕاستی من لێرە لەو بابەتە نامەوێت لەسەر بە هەندێک بابەتی دیکە قسە بکەم سەبارەت بە ڕۆژاوا و ئەمانە بەڵام وەکو دیار دەبێت ینی هەندێک هاوڕێ زانیاریان کەمە لەسەر ڕۆژاوا زانیاری یان زانیاری هەڵەیان هەیە یان زانیاری کەمە ینی بەتابەتی هاوڕێ سەلام 2017 ینی نازانم چۆن بە شێوەیەک تێگەیشتووە لە ڕۆژئاوا یان
من حەزەکەم شتە بڵێم ینی تەواو دامانە لە پشت پرۆژەی کانتۆنەکان پێدە هەیە لە پشت پێدەش پەکەکە هەیە باشە لە پشت پەکەکە کێ هەیە ینی ئەوەندا حساسیت لە بەرامبەر وشەی پەکەکە و حساسیت لە بەرامبەر پەکەکە حرەکەتێکی ئازادی خوازە ینی دەکرێت کەم کوڕی هەیە هەڵی هەیە نازانم چی هەیە بەڵام لە ئاخیر مەتافە حرەکەتێکی ئازادی خوازە بۆ ئەم گەلەتی کوشانەکە ینی ئەوەندە حساسیت ئیتمادەم پەکەکەی لە پشتەیە تەواو مادەم هەڵەیە تەواو خراپە بۆ ئەم تێگەیشتنە ئەگەر فەرمو ڕەخنەیەک تێ سەبارەت بە پەکەکە دەتوانێت ئاوا لە پاڵتاکێک و لە دانیشتێکی ئاوا فەرمو قسەی لەسەر بکرێت ڕەخنەیەک تێ لەسەر سیستەمی خۆبەڕێوەبەرێتی فەرمو مناقەشەی لەسەر بکە بەڵام خۆبەڕێوەبەرێتی ئەو خۆبەڕێوەبەرێتی کە لە ڕۆژاوا هەیە ناوی خۆبەڕێوەبەرێتی دیموکراتیە و تەنیا لایانی عسکەری و تەنیا لایانی سیاسیش نی ئەوەندەی لایانی کۆمەڵایەتی و ئەوەندە لایانی ئابوورەکەی لە پێشە ئەوەندە لایەنە سیاسەکەی لە پێش نی ینی مرۆڤ ئەوەندە بەڕای من ئەوەندە نەبێ باشە حساسیت بە پەکەکە وەکوڵێ من باش شتێکت بۆ بەماتی من لەو ماوەیە بە بابەتێکی دوور و درێژ لەسەر ئەم مەسەلەی دۆخی باشوور بە گشتی قسەم کردووە نامێ لێرە ئەوانە دووبارە بکەم بەڵام دۆخی باشوور لەوە دەرچوو کە حیزبێک حرەکەتێک ڕەوتێک بەتەنیا بتوانێت لە ئاستۆی بگرێت ئەمە لەوە دەرچووە ینی بەکو زیاتر دۆخێکە پێویستی بۆیە کە هەر کەس لە لای خۆی بە جۆری توانست و ئیمکانەتی خۆی ڕۆلی لە چارەسەرکردنی کێشەکاندا هەبێ و ئەو کارانی کە ئێستا هاوڕێیان هاوڕێ ئێسەلامەوان لە خانەخیندگن بەڕای من کارێکی زۆر زۆر چاکە و کارێکی باشیشە کەم کوڕشی هەبێ من یەک لەو ڕەخنانەی کە کردم ڕەخنە من لەسەر ئەوە نەبوو کە ڕەبزی هاوکارێکی ئەم منەظەمەیە کردووە ئەم من کە یەکەم جار ئەو هەواڵم بیست پێشم خۆش بوو گوتم ئافرین ئەمە ئیرادەیەکی جوانە بە دەرەوە ئەڵێ پێویستم بە ئێوە ئێمە خۆمان کارەکە چاز بەڵام دوو ڕۆژ دوای ئەوە یەکسەتم شاگی کابرایەکی مەسئولێکی لەوانەیە نیوەی خانەقینی بۆ خۆی قۆرەخ کردبێت تو دەچی هاوکاری لێوەرە من ڕەخنەم لەسەر ئەمەیان بوو ڕەخنەم لەسەر ئەوە نەبوو کە بۆ هاوکاری لەو ڕێکخراوە ئەجنەبی وەرناگری من ئەستم پێشم باش شتێکی باش کردو کە هاوکاریتان لێوەرنەگرتون لەو منەظەمە بیانیە بەڵام هاوکات دەبێت تۆ بۆ ئەوەی نموزەچێکی جوان دەربچێ خۆت لە دەسەڵاتیش دوورخێ خۆت لە دەسەڵاتیش عنسوڕەکانی دەسەڵاتیش دوورخێ ئاعترافی جەماعیت پێویستە لەناو کۆمەلگا خەڵکانی تر هەن دەتوانێت سوودانەوەگرن نەک مەسئولێکی پارتیە مەسئولێکی یەکێتیە مەسئولێکی کە هەم دەستی سوورە بە خوێنی خەڵکی هەمیش خۆرخی کردووە هەمیش سەرۆ سامانێ خەڵکان زێ تاڵانەکە بەم پارە بۆ پارەی کە تاوانی کردووە ئەیدا بە تۆ ئەمە وەکو ئێستا چۆن ئەو سەختە چێکانی باشوور دەچن پاراتزن گەندەڵیەکەن لەم لاوە ئەچن مزگەوتێک دروست دەکەن چی ینی ئەمە ئەو پەڕی سەختە کارێتیە لە جۆرێک لە بازرگانیکردن یانی پێویستە ئێمە خۆمان لەوەیان دوورخێن یعنی چۆن تۆ لە بەرامبەر ئەو ڕێکخراوانە هەڵوێستێکی جوان نیشاندا بەڕام کە هەڵوێستێکی زۆر زۆر جوان بووە بەڕاستی ئەو شەوەی کە من ئەو خەبەرم خوێندووە زۆرش دڵخۆش بووم بەڵام بە هەمان شێوە تبێ لە بەرامبەر عنسوڕەکانی دەسەڵاتی باشوورە دەسەڵاتی عێراق کێ لە بەرامبەر ئەوانش هەڵوێستدان بۆستە بڕۆ ئەگەر تۆ ڕاست دەکەی بچۆ بە شێوەیەکی دیکە تۆ ئیمکان دەبێت هەڵوێست لە بەرامبەر ئەو عنسوڕانە شەبێ ئەوانە ئینسانی ئیجتیماعی نین ئەوانە دەسەڵات مجتەماعێک جیاوازن دەبێت لە بەرامبەر ئەوانەژە هەڵوێست دەبێت ئەو گەندەڵانەی کە ئەو ستەمکار و گەندەڵە و مەسئولانەی خانەقین دەبێت بە دوور بن لەو پرۆسەیە کە ئێستا ئەکرێت ئەمە نەکرێت مەسە ئێستا دەبێت ئەم مزایرە و کاتە مەسەن بۆ نمونە لەقی پارتی لە ڕێگەی مەسئولێکی ویان ئەندام نەقەت چییە $10,000 ئەم جارە مەسئولی مەڵبەند دەچی 20,000 بۆ دەڵێت ئەوە ئێمە زیاترین دەکەن هەڵبەتە هەڵبژاردنیش لە پێشە ئەمانە دەبێتە جۆرێک لە ئیستیسمارکردن ئیستیغلالکردنی ئەو کارە هەرەوەزی جوانەی کە کاکسەلامان دەستیان پێ کردبێ ئەم خاڵ دەبێت بەرچاو بژێترێ بۆیە بەڕای من کە کاکسەلام بۆ خۆی بەگشتی سەرپەرشتی ئەم کارە ئاکات و ڕۆڵێکی گرنگی تێدا هەیە
حەزەری هەبێ لە مەسەلانەدا یعنی ئەگەسمێنێ لەقی پارتی بیستە دوو دەفتەری دا و لەقی چوزانم مەڵبەندە چییە مەڵبەندی یەکێکیش سێ دەفتەری دا ئەو کاتە پارتی لە بەرامبەرەوە چوار دەفتەری دا ئەو کات چی دەبێت ئەو کاتە دەبێتە مزایدەیەکی سیاسی دەبێت لەوانە بە دوور بخرێت ئەو من سەرەتا باسی واعیم کرد ئەوەیە خاڵی واعی ئەوەیە وعی ئەوەیە کە تۆ بە خەڵک تێبگەێنی خەڵک بکاتەوە ئەو قەنەعەتە ئەو باوەڕێکە لە دەرەوەی دەسەڵات ژیان هەیە عمری دەسەڵات هەمووی 5,000 ساڵە لە مێژوی مرۆڤایەتیە بەڵام سەدان هەزار ساڵ کۆمەلگا بەبێ دەسەڵات ژیاوە هەموو تەمەنی دەسەڵات بە هەموو ئینەکان و ڕەگڕیشەکەیەوە 5,000 ساڵە لە سۆمەرەکانەوە دەستی پێکردووە وەکوتر 5,000 ساڵە بەڵام کۆمەلگا سەدان هەزار ساڵە هەیە زیاتریشێ خۆ بەڕێ وەکو کاکسەران خۆشی باس کرد خۆ بەڕێوەبەرەتی وەکو کلتورێک وەکو خۆبەڕێوەتی بۆ خۆی کۆمەلگابوونە کۆمەلگابوون بۆ خۆی خۆبەڕێوەبەرەتی بۆ خۆی کۆمەلگابوونە هەزاران ساڵ خێر و عەشیرەت و هۆز و تیرەکان لە دۆڵێکە لە چیایەکە لە هینێکە ژیاون بەبێ دەسەڵات ژیاون خۆیان بەڕێوەبردن خۆبەڕێوەبردن و دەسەڵات جیاوازە حکم و خۆبەڕێوەبردن لەگەڵێکە جیاوازە خۆبەڕێوەبردن خولی کۆمەلگابوونە خولی سربەخۆیی کۆمەلگایە دیموکراسیەتی ڕاستەوخۆی کۆمەلگایە ئەتەبێ مرۆڤ وها لێکدانەوەی بۆکە نەک بۆی کە مەسەلا ئەمیان قبول کە ئەمیان قبول ناکە بەڕای من ئەمە خاڵێکی زۆر گرنگە چونکو ئێمە ئازانین پارە و بەجیا لەو بابەتێک کە سەبارەت بە دۆخی باش دۆخی ئەوەی کێسە لە خانەقینایە بە قەناعەتی من پارەیەکی زۆر دەست ئەم دەسەڵاتانەدا هەیە کۆمەڵێک عنسوور و توخم و نیشان هەیە توان لە ڕێگەی ئەوانەوە احتیوای ئەو مەسەلانە بکەن بۆیە ئەمە زۆر گرنگە لە بەرچاو بچێت ئەمە وەکو سەرنجێک یانی نەک وەکو ینی ئەو خاڵە وەکو ڕەخنە باس ناکەم وەکو سەرنج باسەکەم ئەمە نقطەیەکی دیکە من لە هاوڕان نیم لەگەڵ ئەو تێڕوانێک کە پێی وایە کلتوری هەرەوەزی زایفە لە باش وانە هەمووی 56 ساڵێکە 70 ساڵێکە زۆر 100 ساڵێکە ئەو کلتور هەندێک زایف بووە بەڵام ئێستاش کلتوری هەرەوەزی ئەگەر بێت و بخرێتەوە گەر کلتورێکی بەهێزە لە زۆر شوێنی دنیا من زۆر شوێنی دنیا نەبینیوە بەڵام بە جۆرەی تێگەیشتنی من لە زۆر شوێنی دنیا کلتوری هەرەوەزی بەهێزترە لە وڵاتی ئێمە چونکو قۆناغی نیۆلیتیک واتە قۆناغی قۆناغێکە زۆرترین ماوە فترەی زەمەنی کۆمەلگای کوردی یان بڵێن کۆمەلگای کە لە میزۆپۆتامیا ژیاوە زۆرترین ماوە لە قۆناغی کۆمۆنیستە کۆمەسوریشتیا ژیاوە لەبەرەوە زۆرترین کلتور بەقووەترین کلتوری هەرەوەزیە لە کۆمەلگای کوردەواریدا بەڵام ئەم 56 ساڵە بەتایبەتە 25 ساڵە زۆر تێکیاندا ئەوە هەیە ئەگەرنا کلتورێکی بەهێزە بەڕای من ئەمە خاڵێکی گرنگە دەبێت لە بەرچاو بژیت ئەم کارێکی ئەوە نییە برین بە شێوەیەکی سنترالیزمانە بەڕێوە بچێت دەکرێت لە هەر شوێنێک ئەزمونێکی خۆی هەبێت بۆ منە لە ناوچەی بتوێن و پشت دەکرێت بە شێوەیەکی دیکە بە ئوسلوبێکی دیکە بە مۆدرنێکی دیکە دەست پێ بکرێت یعنی مەرج نییە پەیوەندیان بە کارسەلاموانەوە هەبێت کارسەلام مەرج نییە سەرپەرشتی کارەکانی یان بۆ منە حتا بۆ کەلار بکە یان باوەنور بکە یان شوێنێکی دیکە بکە دەتوانێت لە هەر شوێنێک بە شێوەیەک لە شێوەکان دەست پێ بکرێت گرنگ چییە؟ گرنگە ئەو هوشیاریە بڵاو بکرێتەوە کە ژیان چارەسەری لە دەرەوەی دەسەڵات هەیە لە پشت دەسەڵات لە ناو دەسەڵاتان نییە هەموو شتێک بە دەسەڵاتەوە پێوەست نییە بە دەوڵەت بە دەسەڵاتەوە پێوەست نییە ئەو چەمکێکی کە دەسەڵات دەڵێ من هەموو شتێکم من خوا من چارەسەری من هێزم من دایکی ئێوە من باوکی ئێوە من ڕزقی ئێوە لە دەست مندا ئەو مفهومانە بۆی هەڵەشێتەوە دەبێت تۆ بڵێ نەخێر هیچ شتێک لە دەستۆدا نییە تۆ تەنیا تاقەشتی کە لە دەستۆدا هەیە پاوانکردن قۆڕەخکردنی چینێکە بەڵام ئێمە کۆمەلگا ئەتوانین لە دەروی تۆ بشین بێ تۆ بشین چەندە هەرەوەزی باش شعارەکە وەها بێت چەندە هەرەوەزی ئەوەندا دەسەڵات زەعیف دەبێت چەندە هەرەوەزی ئەوەندا ستەمکاری زەعیف دەبێت چەندە هەرەوەزی ئەوەندا سنترالیزم زەعیف دەبێت چەندە هەرەوەزی ئەوەندا ئازادی پێش دەکەوێت چونکە ئازادی و هەرەوەزی زۆر وابەستە یەکترن
هەردووشیان زۆر زۆر وابستەی وعین بەبێ وعی ئەم شتە ناکرێت بەگشتی من دەتوانم ئەمانە بڵێم جارێکتر دەستخۆشی لە ئاوڕێ ڕۆژیار ئاوڕێژەی وان دەکەم کەم دانیشتێنان ڕێکخست زان زۆری لاکون ماندوو کاتێکی باشیان بۆ سەرف کرد بەڵام دەکرێت ئەمە سەرەتایەکی باش بێت بۆ هەندێک مناقەشەی فراوانتر ڕەنگ بێ ئێستا زۆر بابەتی ڕەنگ بێ ئێستا پێویست بێ باز بکرێت بەڵام کات نەبێت بەڵام هیوادارم دەرفەتی ترە بتوانین زیاتر باز بکەین من لە ئێستا لە باسی ڕۆژاوا و پەکەکەوانە ناکەم چونکو بابەتەکە ئەمە نییە ئەگەر پێویست بێ ڕۆژێک کاتێک دەرفەتێک ئەتوان لەسەرم بابەتەش قسە بکەین سپاسان دەکەم هەر بشین ئەگەر پێتان ڕاشە لە کۆتایەکە کاتێک گەشتنەوەی کە شتێک نەما قسە بکەین لەسەرەوەی کە ئێمە هەم لەسەر هەرەوەزیەکان بۆ گۆڕینەوەی زانیاری بەدڵنیام لە دەرەوەی ئەم کۆمەڵی ئێمە دانیشتن خەڵکانێکی زۆر زۆر دەیان قەت لە ئێمە زیاتر هەن ئەمە لایەنێکی دووش هەرەوەزی تریشە بنوانە ئێمە ئاگادەمان لێ نەبێت ئەتوانین بە بەردەوامی مەسەن مانگی جارێک لەسەر هەرەوەزیەکان قسە بکەین لە ناو بەناویش ئەتوانین بابەتی تر بکەین جیا لەوەی کە بە خولێکی یەک مانگانە قسە بکەین لەسەر هەرەوەزیەکان ئەتوانین بابەتی تریش هەڵبژێرین ڕۆڵی پەکەکە لە ناوچەکە و گۆڕانە لەسەر پەکە هاتوون ئامانجەکانی پاکەچین دەسەڵات و خەریکی چییە مەسەلەن تایەتیکردنەوەی سیستەمی تەندروستیە تەرکنەوەی خوێنە ئەم شانە زۆر شدەیە ئێمە قسەی لەسەر بکەین بەشێکە لە ژیانی ئێمە بەشێک لە ژیانی خزمەکانی ئێمە دەستەکانی ئێمە ئینسانەکان و هاوجەکانی ئێمە لەو ناوچەیە ئەگەر ئێمە ڕاستەخۆ لێوێش نین ئەگەر پێتان باش بوو لە کۆتایەکە بە کورتی بەشدارەکان زۆر خۆشحاڵ مەکەن ئەزمونەکە دەوڵەمەند دەبێ بەم شێوەیە بەڕخنا بە تایبەتی بەڕخنا زۆر باشتر دەوڵەمەنە بێ ڕاستەوخۆ شەرم لە هیچ نەکەین چەند خاڵێک ویستم بۆیم یەک کاری هەرەوەزی بکۆزی زۆر کاس ئەڵێن ئەم ئەزمونە سوودی نییە مێژوو نەیسەلماند یا دنیای عەدالەتی کۆمەڵایەتی خەونە یوتیوبیایە جێبەجێ نابێ من ئەڵێم وانە بەشەرەر بە تەبیعەت ڕوحی خەیری تایە بێجگەلەوە نمونەی جارێکیان نمونەی مەرگی ئینسان هێنایە پێش کاتی ئینسانێک ئەمرێ خاوەن مردووەکە نازانێ کێ مەلا بانگەکە کێ قاعەکە ئەگرێ کێ ئەوەی قاوەکە بانگەکە کێ قبر هەڵەکە نییە ئەبینی کۆمەلگاکە دەوروبەرەکە بەو پەڕی سۆزەوە بەو پەڕی وجدانەوە هاریکاری یەکتر ئەبن هەر یەک ئەبێتە تەواوکەری ئەوی تر بەبێ دەسەڵاتێک بەبێ فەرمانێک بەبێ سەرۆکی قائدێک ئەبینی کۆمەڵەکە لە بواری مردنی ئینسانەکە زۆر بە جۆش و خرۆشەوە بە دەنگێکتری دێن و کارەکە ئەنجامە دێت من ئالێرەوە وەڵامی ئەوانە ئەدەمەوە کە ئەڵێن مرۆڤ ناتوانێت خۆی بەڕێوە ببا سیستێمی ئازادی خەیاڵە یا عەدالەتی کۆمەڵایەتی ئەمە وابزانم باشترین وڵامە دوو باس و خواستی فکر و کولتور و ژیانی هەرەوەزی هەڵتەکاندنی تەواوی ئەو گفتوگۆیانان کە لە کەناڵە کوردیەکان باس ئەکرێن کۆبوونەوەی حەزبەکان ڕێککەوتن هاتن چوون وایان کرد ئەوانەی کە بە ناوی ئۆپۆزیسیۆن قسەکەن ئەوان یانەوێ گوایە ریفۆرمی دەسەڵاتەکە بکەن کە ممکن نییە ریفۆرم بکرێت یان ئەوانەی بە ناوی ڕۆشنبیر و ڕۆژنامە نووس دێن قسەکەن بەڕاستی هەر هەمووی دوورن لە پێداویستی حەقیقی ڕۆژانەکەی یەک بە یەکی خەڵکە ژارەکانی کوردستان ئەوانەی بە ناوی ڕۆشنبیرەوە بزانە چی لە کەناڵەکان ئەڵێن هەموو قسەکانیان دوورە لە ژیانی ئەو بێکارە کە مینەی کارەکات و مناڵەکانی چاوەڕوانی کاری بەس ناکەوێت نەخۆشە پارەی نییە بچێ داودەرمان بکەوێ شتی ڕۆژانە
کە زۆر کەس لە لای ئەوەی وەزعی باشە هەستی پێناکە ئەوەی دوورە نایزانیە تا ڕادەیەک مناڵەکەی دەرسەکەی زەعیفە ئەبێ 500,000 بۆ قەرز بکە ئەم شتە ڕۆژانەیە کە مرۆڤ لێیە ناڵێنێ تەسەور بکە من لەم ڕۆژانە سوف و سنانم کڕیوە بۆ ئەوەی خودی خۆیان دەورە بکەن فێر یەکتری بکەن خۆیان جلوبەر بۆ خۆیان بدۆزنەوە هەوڵی ئەوادەم پاسکیل بێنم فێری پاسکیل سواری بکەن لە خوتەخوت و کێشە و گرفت و بنماڵ ڕزگار بن یا ئۆتۆمبیل بێنین هەژینان خۆیان فێر یەکتری بکەن چۆن ئۆتۆمبیل لێخۆڕن لە هەموو بوارێک ئەتوانین سوود وەربگرین ئێمە بە باسکردنی هەرەوەزی فشارێکی زۆر گەورە لەسەر حزبەکان دروست دەکەین لەم بوارەوە من زۆر بێمنەتم لە تەواوی حزب و دەستگاکان زۆر بێمنەتم فەرموو ئەوە پرۆژەی خەڵکە ئەوەی دێ پشتگیری لێکە بە بێمەرج فەرموو با پشتگیری لێ بکە بۆ ئاگاداریتان ئەوەی بەرپرسە دێ بۆ ئەیرۆ پشتگیریەکە بە یەکیانم وتووە ئێوە ئەبێ لە مۆقعی خۆتان فشار بۆ حزبەکانتان بێنن کە دەست لە سیستێمی بازاری ئازاد و ئەو سیستەمە لەسەر خەڵکەیە هەڵگرن ئەمە زۆر مهمە ئێمە هیچ مەرجی هیچ حزبلایەنی قبول ناکەن ئێمە ئەم ئەزمونە سارەتاییە بۆ ئەوەی یعنی خەڵ نابینین بڵێن ئەمە زۆر کامڵە بەحری هەڵەیتیایە زۆر سەرەتاییە ئینسانی بەسیط قەنەعەتە هێنێ پێکەوە لە پێداویستە بەسیطەکانی پڕ بکاتەوە ئەمانە گەورەترین ئەگە ئیشی لەسەرکەین بەردەوام بین ببێتە باس و خواسی ماڵەکان کەناڵەکان ئەتوانێ یەوەشەوەش تەشەنە بکە زیاتر بێ من دڵنیام ئێمە یەکەم هەرەوەزینین بە درێژایی مێژوو هەرا بووە بە شێوە جۆر پێشتریش ئاماژەم بۆی کرد من سوورەزانم حەمەسووریەکان لە دەشتی کەرکووک تەواوی ئاوایی حەمەسووری بە هەرەوەزی بەڕێوەچێ مڵکایەتی گشتیە بەمەرجێ هیچ کامنیان شوعیش نی مارکسیستیش نی هەژارێک جوتیارێکی زۆر بەسیط یان ئیبراهیم خانی دەلۆ کە بەریتانیەکانی دەرپەڕاندە ناوچەی کفری ئەویست سیستێمی هەرەوەزی جێبەجێ بکە خودی ئەم پارتی دیموکراتی کوردستانە لە حەفتاکان لاوان و گەنجەکان سوا سیارا بوون چون بۆ ئەوایی کاری هەرەوەزیان ئەنجامەدا لە بناری قەندیل کاری هەرەوەزی ئەکرێ لە ناو وێرانکاریەکەی کوبانی حزبی مارکسی لینینی ئەڵمانی لەگەڵ برادەرەکانی یەپەگا لەگەڵ خەڵک لەناو ئەو وێرانکاریە باشترین نەخۆشخانە بە هەرەوەزی دروست کرا من بۆ پشتیوانی ئەو ئەزمونە نەکەم هیوادارم زۆر واقعیانە تەمەشای ئەزمونەکەی ئەزمونەکە زۆر سەرەتاییە دوور لە خەیاڵ دوور لە تەحەزوبکردن هەر هەمومان خۆشحاڵ بین کە لە کوردستان هاوڵاتیەکی هەرەوەزی دروست ئەبێ ئەمە زۆر گرنگە خۆی ئەوە نییە بڵێ من تیا دروستەکەم من و تۆ خوداین و تیان دروستەکەین خۆیان لە ناو وجدانی خۆیان لە ناو ڕوحی خۆیان هەیانە نمونەی بۆ نمونە یەکێ نابینایە لەسەر جادە ئەوێ لە جادە تێپەڕێ ئەبینی هاوڵاتیەک بەبێ ئەوەی چاوەڕوانی فەرمانی ئاسایش و حکوومەت و حزب و ئەم دەستگا و ئەو سەرۆک حەشرەت و ئەو شێخە بێت هەر بەخۆی لە وجدانی خۆی ئەیپەڕێنتە ئەو دوو جادە هەر ئەم دوو نمونەی مەرگ و ئەم نابینایە لەگەڵ یەکتری ئێمە لە ناو ڕوخمانە گەشە بەمە بدەین بەرەو سیستێم ئەمە پرۆسەیەکی زۆر معقەدە هوشیاریەکی زۆر باڵای ئەوێ بنەمایەکی ئابووری زۆر تونند تۆڵی ئەوێ لە بەرامبەر بەحرێ دوشمن نمونەی بازرگانەکانت بۆێنم زۆربەی بازرگانەکان ئەچن بۆ حەج بۆ چونکە فرتوفێڵی زۆریان کردووە لەگەڵ خەڵ بۆ ئەوەی تەوازنێکی ئەخلاقی دروستکە ئەچێ بۆ حەجخوا عەفویکە لەو هەموو ڕاوڵکردنی دزیەکە کە دێتی
ئەوان و ئەمسالی ئەوان ئێمە هەوڵ بدەین ئەم ئەزمونە گەشەی پێ بدەین بە سەبر یەواش یەواش ببێتە ئەساسی هەموو گفتوگۆکانمان لە ئێستاوە باسی بەرز فڕی بکەین زەرەری لێگەێنین خەڵکەکە زۆر ساکارە مێشکی زۆر تێک دراوە خۆشحاڵ ئەبم من زۆر کە هاوڵاتیەک دەستی هاوڵاتیەتر بگرێ لەسەر کارێکی هەرەوەزی ئەم گەیاندنی ئەم هوشیاریە زۆر گرنگە سوپاسی یەک بە یەکتانەکەم ئەگە هەوڵ بدەن لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان کە هەیە هەر کامنی من مەمنونم مەرجنیە من یا تۆ هەر برادێکی تر هەر پسپۆرێکی تر کە توانا و ئیمکاناتی لە ئێمە زیاترە هەوڵدەن بنووسین بە وتار بە گفتوگۆ بە راپۆرت بە مێزگرت هەوڵ بدەن لە شارەکان لە کەناڵەکان باسی هەرەوەزی ببرێ ئەمە گەورەترین زەربەیە لەم شێوە دەسەڵاتەکە ئەمڕۆ فەرمانڕەوایە لە کوردستان و عێراق و ناوچەکە بەرزترین بەهێزترین زەربەیە لەو هێرشە ئیمپریالیستیە خوێناویە کە لە ناوچەکە هەیە هەنگاوەکان زۆر سەرەتایین ئاگادار بین باسی خەیاڵ نەکەین هەگاری بیچوک بنین دەستێکتری بگرین ئەم هوشیاریە بگەێنین زیاتر و قوڵی بکەین زۆر سپاس بۆ گوێگرتن ئەوە بڵێن کە لەبیرمانەچێت لە شوێنی خۆمانەوە لە بینی خۆمانە و بە پێی شار و وڵاتەکان کە هەین کۆمەک کۆ بکەینەوە کۆمەک بکەین دوای ئەوە وەکو هاوڕێسەلام وتی بە هەر شێوەیەکە بۆمانەکە ئێمە ئەوە بکەین پاگەندە بکەین بۆ ئەم شتەکە باوەڕمان پێ هەیە بەو جۆرەی کە باوەڕیشمان پێ هەیە مەرجی هەمومان وەکو یەک بیرکەن وەکو یەک بمانەوێ بەڵام وابزانم لە گشتیدا هەمومان هاوڕاین لەسەر شێک و یەک شتیشمانە وێتم ئاوا ئەشی بینم یانەڵەتە نامێ سازش دروستکەم لەبین هیچ بۆ شوونێکا بەڵام شتێکی ئاوا ئەبینم ئەگەر وەکو کەسێک لە دوورەوە یا بێلایەن بێمەناو قسە باسکانە من ئاوا ئەبینم هەرمانی کاڵم کۆمەک نارەوە لەوانە شتێکی ڕەمزی بە شتێکی کەم بێت بەڵام ئەوانی قسە بکەین و ئەگەر بایش قسە لەسەرەوە بکەین کاڕێکە بین لەسەرەوەی کە لە پاڵتۆکە ژوورێکی تاوامان هەبێت و بە پێیوانە بەشداری بکەین و لەم بارەوە چکە پاڵتۆکیش جێگەیەکە بۆ حبەتی داگیری کردو ئێمە دەتوانین بۆ هەرەوەزی بەکاری بین کەسێکی دیش دەتوانێت بۆ سروش پارێزی و ئەمانە لە بیریشمان نەچێت هەرەوەزی تەنها یەک لایەنی ئەوەی نییە کە پێداویستیەکان بێت تەنها بەرەمێنان بێت بەڵکو پاراستنی ژینگەیە لە ناوبردن و کاڵکردنی کولتوری باوسالاری و کۆمەڵێشی ترە کاتێکەکە ژنێبوونی خۆی ئەسەمێنێ لە هەرەوەزیەکە ئەوەش پرسێک ینی هەر کەس بە پێی تواناخەوە بە پێی خۆی لەو بارەوە بنووسێ هیوادارم دانیشتنی داهاتوومان کۆمەڵی هاوڕێی ژنیش بەشدار بن بۆ بۆچوونی خۆیان بەشداری بکەن ئەوان چۆن هەرەوەزیە بن بەدڵنیاییەوە ئەوانیش لە ژیانی ڕۆژانەی خۆیان لەم هاوسەکانە هەرەوەزی ئەگەر وجودی هەبێت لەم ژنانایە لەناو کڵانەکان ئایا کە پیاوەکان لە دەرون ئاگیان لێن ئەوان قاپەچێش ئەگۆڕنەوە و بەشی یەکترن و بەشی مناڵان ئەدەن بە ئەوەی ئێمە ئاگامان لێبێ پیوادارم بەو شێوە بێ کە مەسەلەی میدیا زۆر مهمە ئێمال نەکرێ هەرچی کەسێ لە لای خۆیەوە بە نووسین و بڵاوکردنەوە هەرەوەزی چیە لە ئەساسە هەرەوەزی بۆ لەکوێ هاتۆ بۆ کوێ ئەچێ چۆن لە ئیراوە چۆن هەڵسەڵاتەوە چۆن جارێکت دەست پێکاتەوە ئەوە زۆر مهمە دووبارەکردنەوەی میهێنانەوەی تاقیکردنەوەکانی هەرەوەزیەکان لە جیانەوە تایبەتی لە شۆڕشی رووسی شۆڕشی ئیسپانیا هەروەها لە سینە نمونەی هەرەوەزی زۆر کە قسەی لەسەر بکەین هاوێ سەلام ئەزموونی هەرەوەزی لەمەی سۆڤێت یان ئەوەی چین نییە بەڵکو ئەگەڕێتەوە بۆ مێژوویەکی زۆر کۆنیش هەروەکو ئیزافەیەک بۆ قسەکان لە باخچەکەی ئەبی قۆرە و دەسی پێکات کە بە هەرەوەزی پێکەوە ژیاون کاریان کردووە و فێر بوون هەروە لە ئەزموونی حەزرەتی مەزیح مەسەلەن لە حیوانەکانی کە پێکەوە بە هەرەوەزی کاریان کردو و ژیاون تەنانەت لە ئەزموونی خودی محەممەد لە مەدینە کە
سار و مهاجرین پێکەوە ژیاون ئەوانە جۆری تری بیدایی شێوەی هەلەوەزی بوونە ئەتوانین ئاماژە بەوەش بکەیت ئەمەی سەردەمی سۆڤێتی تر ڕاقیتر و علمیتر و جوانتر بووە یا لە ئەزمموی کۆمونەی پاریس ئەمانە هەمووی ئەزمونن ئەگە بۆ ئەزمون بگەڕێن حاڵی حاضر لە فەرزین لە ئەو ئەزمونە هەیە چۆن کرێکارەکان ڕاستەوخۆ خۆیان ئیدارەی کارگەکانەکەن یعنی نەگشت کارگەکان هەندێک کارگە یا لە ئەرژەنتین لە جنوبی ئەرژەنتین بڕی زۆری لە کارگەکان خودی کرێکارەکان بڕێوەیە بن هەروەکو ئیضافەیەک حەزم کرد بیکەم هەروە ئێستا لە خەریکە کارەکەن لە کفری وابزانم باسم نەکرد نازانم لە کفریش خەریکی کتێبخانەیە بە هەلەوەزی ڕێکەخەن خەمی منەوەیە تا ئێستا یعنی لە 28 یازدەوە دەستمان پێکردووە لێرە ئەوە نزیکەی دوومان زیاترە بەداخەوە لە شارەکانی تر ڕەنگی نەداوەتەوە نەبوو بە باس و خوازی ناو کەناڵەکان بە شێوەی جدی ئەم بۆشاویە پڕ بێتەوە بێتە هەندێکی زۆر باش بۆ خەڵک ئەگەر ئەکرێ هەر یەکێک لە ئێمە لە ژوورەکانی تریش هەڵ بدەین نمونەی هەرەوەزی وەک ئەڵتەرنەتیڤێ بۆ شێوەی حکومڕانی لە کوردستان باس بکرێ زۆر باشە بێت مەسەن بۆن بوونە من کتێبەکەم کتێبەکە ئەخێنمە دوای ئەوە لە ماڵەوە سجنی یەکەم من ئەکرێ ئەو کتێبە ببەخشم لە گروپێکە لە ئەنتەرنێتا بە کەسێک یان لێرە ئێستا لە ئەوروپا یەکێک لەو شتە جوانانەی کە هەیە کە من کتێبەکە خوێنمەوە کتێبەکەم تەواو کرد یا ئەو سندوقی کتێب هەیە لەسەر جادەکان کە خۆ بەخشانە کتێبەکەی تیانە دوو کەسێک دی ئەیبا بەبێ ئەوەی کە کەسێک هیبا بەس کەسانێک دانانەوەی کتێبەکان و پاک و خاوێن ڕاگرتنی لە ئەستۆ ئەگرن هیچی تر ئەمە ئیدەیەکە یاوەکو من تۆ ڕێگەکەوین لە فلانە قاوەخانە لەسەر مێزەکە سەعات ئەوەنە دایانێم کتێبەکە تۆ دی ئەیبێ بەبێ من ببینی و بناسیت ئەمە یەکێکە لەوانە مەسەن جلێکم هەیە بۆم چوو بۆ قەڵەو بووم بردم هەیە ئەتوانم بیبەخشین تۆ هەتە زعیف بووم تۆ هەتە ئەتوانی بیدێ ببەخشی بە من تر بەو جۆرە شتانە ئێمە زۆر شت دەتوانین ئێمە بەنی سەر یەکتر چاکەین توانین زۆر شت یعنی خۆی لێدان لە بازار من پێم وابێ بگەڕێتەوە بۆ سەر هەوڵەکەی عیسا کە مێزی پارەکانی شەقی هەڵدا ئەگەر بگەڕن بۆ ئەوەی لێدان لە بازار کۆکی باسەکەیە یعنی ئێمە لە بازار ئەدەین بازار تەمەڵەکەین بازار ئەخوێنین ڕاستە ئێستا کەمی و دیاری پێوەی دیاری نادا بەڵام ئەگەر ئیدەکە بێتە کولتور بەدڵنیاییەوە بازار سرمایە هێزەکانی هەموو شتێکی بە ئێمە گەڕێ ئەگەر ئێمە سەربازی نەبین و پۆلیس نەبین سیستەمێک وجودی نییە ئەگەر ئێمە کڕیار نەبین بازارێک و فرۆشتنێک وجودی نییە هەموو شتێک لەسەر ئێمە وەستاوە ینی شتێک کە سەرمایەگوزاری سیاسی دەسەڵات سەرمایەگوزاری سیاسی لەسەر ئەکا ناهوشیاری ئێمەیە خۆشباوەڕی ئێمەیە کە ئەڵێم ئێمە ئەم جەمعە لێرە بە خۆشحاڵیەوە هەمومان پێچوانەی ئەوەین بەڵام کۆمەڵین ئێمە بەشێکی لە کۆمەڵەکە ینی ناهوشیاری ئێمە سەرمایە سیاسی دەسەڵاتە هەموو شتێکی دەسەڵات بەس بەوە بەسراوە هوشیاربوونەوەی بەشەریش سەرەتکلیلی هەموو دەرگەکانە من پێم وایە جا لەبەرەوە وەکو هاوڕێ سەلاموتی بتوانین مێزگردی بۆ بکەین چ لە دەرەوە چ لە ناوە کاری بۆ بکەین بە هەر شێوەیە کە بۆمان ئەلوێت ئیدێکمان بۆ ئەکرێت مەسەن تۆ بۆ نمونە هەم فێربوون ئێستا خەڵک لەوان لە کوردستانش بوو بە کولتور خەڵک زۆرتر بڕوا بەس بۆ خوانی فاسفود خوانی خێرای مەکدۆناڵد بخۆنەوەکەی خۆش و زرە و شەنازی پێوەکا لەوێ خۆ بەڵام تۆ ئەتوانی بە خەڵک بڵێ بە کەرەسێکی زۆر سادە خواردنێک دروستەکەی بە هەر ئەنی لەگەڵ هاوڕێ شەخان شتێکمان باس کرد بەڕوو لە کوردستان زۆر زۆرە ئێمە بۆ نمونە ئەگەر ئێمە خەڵک لە ناوچە شاخاوەکانە هان بدن بۆ ئەوەی هەر ئەو بڵە ئەکەوێتە خوار و بیچنێتەوە ئێمە یەکەم داماڵینی شاخەکان گڵی شاخەکان لەوەی کە تیا بچێ ئەپارێزین دوو زۆربوونی داری داربڕوو هەموو درەختێک باران زیادەکە ینی بارگاوی بوونی هەورەکان زیادەکە ئەمە شتێکی تر سێبر و ئەمە چوار ڕێگە لە هەرس و لافا و کۆمەڵە شتی تر باشتر ڕێگە ئەگرێ پێنج بەروبوومەکەشی ئێمە ئەتوانین خواردنێکی لێ دروستکەین لەوەی کە جۆری حومزەر لە نازانم چی پێڵەن کۆمەڵی ناوی تری پێڵەن ناوچەکانی تر ئەتوانین لێ دروستکەین ئەتوانین بیخ ئەتوانین ئاردی لێ دروستکەین ینی ئێمە ئەتوانین زۆر شت بکەین بەڵام ئەوەیە کە تەنها ئەوەیە کە هۆشی خۆمان لە لەو ئاراستەکراویەی سیستەم لادەین بیێنە دەرەوە بۆ یەک دقە ئێمە لە چوارچەوەی دیوارەکەی دەسەڵات بینە دەرەوە بیر بکەینەوە دڵنیا بە ینی ژیانی ئێمە وەکو زیندانێک وایە
مشکی ئێمە لە چوار دیوارەیەکە خەریکە دەرەوە نبینێت هەر ئەوەشە بووامان لێەکە بەبێ دەوڵەت بەبێ حزب بەبێ ئەوە بەبێ سەرۆ بەبێ ڕابەر بەبێ هیچ ناتوانین بیر بکەینەوە گرفتەکە ئێمە بەشەر ئەوەیە بەس بۆ یەک چرکە ئێمە ئەگە بگەڕێنەوە دەروی لە دەرەوە لەناو واقعا وانە ینی من لێرە نامێشتەکە بکەم بە تیۆری بەڵام باسی لە تیۆری بکەین مەسەن وەڵامی کڕۆپتکین بۆ داروین نەزەریەکەی ئەڵێ هەموو شتێ لە بێناومانەوە ینی سراع من ئەجل البقاء بەس ئەم بۆچوونەکە برجوازی و سەرمایه‌داری ئیسفادەی لێ کرد بەڵام پێچەوانەکەی وانی وەکو هاوڕە سەلام وتی ئەو خەڵکانەی کە دژی یەکترن یەک قسەیان بە یەکترەوە نیە ئەکەوێ لوتی خەری لە دێ ئەچێ دەستی بۆ ئەبایانی بۆ هەزاران ساڵ ئەمە خەزم کراوە نەوە بۆ نەوە هێناومانە ئێمە تیامانایە هەتا هەموو ئاژەڵێک جۆرە لە فریاکەوتن و هەروەزی فریا خەمخۆری تایە یعنی ئێمە لە هەموومانە هەیە ئەمە هەیە ئێمە ئەبێ ئەلکی ئێمە ئەوانەی کە ئێمە قسە ئەکەین خۆما بە هۆشیارە زانین تەنها داشەڵەکاندنی ئەمەیە هۆشیارانە ئاراسەکردنی ئەم شتەیە هیچ شتێکی تر ئێمە پەرجوویەک ناتوانین معجزەیەک ناکەین ئێمە شتێکی زۆر ئاساییە یعنی زۆر شت هەیە لە ژیانە ئێمە بیرمان لێن کۆ خۆی بوونی هەیە تەنها ئەو کاتێک کە ئەی بینین دایکی ئەەکەین دەستی بۆ ئەبین هەیە ئەکوێتە گەڕ هەروەزیش هەر وایە فریاگوزاری کۆمەڵایەتی وایە ئازادبوون و خۆڕزگارکردنی بەشەر هەموو شتێک لەوەیە هۆشیاریمان بەدەستێنا ئێتر کوژاندنەوەی ئاسن بۆ بابەتەکان پێشوەخت ڕۆشن بن بەڕاستی من بە چاوڕۆشنیەکی ئەوتۆم نەبوو بۆ بەشداریکردن لەم مناقەشەیە و هیچ زانیاریەکیشم لەسەر ئیشوکارەکانی ئەو هاوڕێیانە نەبوو لە خانەکەی بۆیە ئاوا شەل و کوێرم تێکەوتە بووێنەوە و شتەکانیشمان زۆر پەرش و بڵاو بوو تەقریبان هەر لەسەر خصوصیات و لە قوپاپەکانی ئیشمانە کرد بۆ ئەوەی ئاوا نەوێت تکایە پێشوەخت بە سوزانم شتەکان ڕۆشن دێ بزانین ئێمە لەسەر چی قساکەین و بابەتمان چییە و ئیشەکانمان چییەوە تەرکیزمان لەسەر چی بێت لەگەڵ ئەوەیشا ئێمەش بەڕاستی جێتان نەیاڵین سپاسیش بۆ هەر برادەرێکەر هاوڕێیە کە بەشداری کرده بوو و سپاسی زۆر بۆ هاوڕێ سەلام دڵنیام کە هەم لە ڕەخنەکانە توان ئیسفادە بکەن هەم لە هاندانەکانە توان ئیسفادەکەن طبعاً کاڵم سپاس بە ناوی هەموومانەوە برادرانەی کە لێرەن بە ناوی هەموومانەوە سپاس لەبەرەوە هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازین کاتێکی خۆش و هەموو لایە سەرکەوت و ئاسوودە بێت باشوور هەر کەسمان بڕۆن سەردانی لە نزیکەوە بینین هەر ئەوە نییە ئێمەشتی لێەوە فێربین بە دڵنیاییەوە خەڵکەکەی ئەوێ بەشداروانی هەروزەکان کە بینین لە سلێمانیەوە لە ڕانیەوە لە هەڵامانەوە لە گەرمیانەوە لە بادینانەوە لە ئەوڵاتانی ئەوروپیەوە خەڵک ئەچێ سەردانیەکە ورەیە بۆ ئەوان هاوڕێیان جیا لە پارە جیا لە هەم ورەیەکی زۆرەدا بەوان هیوادارم هەر هاوڕێیەک بەپێی توانە وەکو سەیرانێکیش بێ و چەند کەسێک ڕێکەون و بچن بۆ ئەوێ سەردانێ بکەن و شەوێ لای هاوڕێ سەلام ماڵە خۆشکی هاوڕێ سەلام مێنە و سەرکەوتوو بن دەسەمتان خۆش زۆر مەمنونی یەک بێتانم کە ئەم کاتەم هەموو لە ئێوە گرت ئەو نزیکەی 3 ساعتە گوێلێکی لێگین ئەگەر تەجدیدتان کرد ئەگە بۆمی بنێرن زۆر باشە خۆتان بڵاوی بکەنەوە زۆر مەمنون لینکەکەیم بۆ بنێرن هیوادارم هەموو لایەکمان سوودی لێ ببینێ کاک حەسەنگیان ئەگە هەوڵ بدەی هەر کەسێک ئیتر لە ڕوونایی لە نەورۆسیدی یا هەر شوێنێکی تر بتوانن نێزگردێ ببێ بە بابەت بە ڕاپۆرت بە وتار زۆر باشە بێت وەر کەناڵێکی تر با بڵێن کاتی ئێوەش خۆش زۆر مەمنونتانم لەبێت دووبارە سێبارە دەستان خۆشی بووم دانیشتنا و ئەم ناقەشەیە بەگشتی باش بووم وەکو هاوڕێ کامۆن باسی کرێگە لەسەر هەر بابەتێک بێم پێشتر هەندێکگەدایی لەسەرابێ خراپ نییە پێشنیاز دەکەم ئەگەر پێتان باش بێ ئەو مناقەشەیە ئەگەر بخرێتە سەر نووسینمان بکرێتە نووسین زۆر باشە بێ ڕەنگ بێ زۆرترین خەڵک بتوانێت ئیسفادەی لێ بکەوە بووینێک بڵاو بکرێتەوە پێداچنەوەکی بۆ گرندێک لە ڕووی ئەدەبیەوە ڕێک بخرێت ئەکرێ وەکو نووسینێک بڵاو بکرێتەوە و دواتریش ئەگەر بەدەنگ بۆمان